یارانە کوردەوار وەختتانوە خێر. یارانە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئێم دیبەیتە ئێمشەویش لە چوارچێوەی دیبەیتە تەدریسیەکانە بۆ خاتری ئەوەی کە ئێوە مەتنە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ باشتر بزانن و بیناسن و میزانە عەزەمەت و گەورەییە کارەکەی خۆتان بزانن. ئێمە ساڵهاس ئیدعا ئەکەین کە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئاخرین شۆڕشە ئینسانە بەرامبەر بە نظامە ئینقیاد و ئێمە یەکسری مەتنماندانیاگە کە شتێ حدودە 600 و خوردەیە دیبەیتە و ئەمانە ئەگەر لە ناوە هەر ملەتێک بوایە کە ئیحساسی بکردایە بە نیاز دێڕ بە دێڕی هەڵ ئەگرت و بە عنوانە میراتە ملی و مڵکە ملیە خۆی استفادەی لێ کرد. ئێمە لە تەیە ساڵانە ڕابردووە بارهای بار ئیدعامان کرد کە لە سەرزەمینە ئێمە نە ئینسانە ڕۆشن فکر مەوجودە، نە ئینسانە متەخەسسێک کە بە دەردە مەردەمە کورد بخوا یعنی سپۆر. بۆیە ئێمە ئوسولاً بە ئەتاب و بە تەمەسخڕ و ڕوانیمانە ئەم کەسانە و بۆ کەسانێکیش کە مەتنی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ تێنەگەی بوون دەلیلەکەی مقەسرەکەی ئێمە نەبووین. مقەسرەکەی بێسەوادیە، مقەسرەکەی جەهلێکی عمومیە و کەسانێک کە کەلامێک ئەویسن بۆ خاترێەوەی عەقبەی زەهنیان نییە، بەرداشتێکیان نییە، وەختێک بە زمانەکەی خۆیان و گوێیان لێیە فکرەکەن شتێکی ئاسان و سەهل و ممکن بوو و هەر کەسێ ئیمکانی بوو بەم نەتایجە بگات. ئوسولاً نافەهمێت چون قیاسێکی نیە لەبەردەسا، چون ئاسەواری فەلاسفەی غەرب ناناسێ، چون ئیدعاکانی مەراکزە ئەکەدمیکە غەرب نازانێت. بۆیە مەتنێک کە تەولی دەوێت لە ناوە خۆیان میزانە ئەهەمیەت و گەورەیەکەی نازانێت. و من بارها لە ناوە دیبەیتەکانە ئاماژەم پێ کردگە ئۆسای داسانەکە زانێت ئێمە چیمان کردگە و مەتنە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ چییە. ئەو کارەی وە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ کردی شاید جیهان غەرب بە 400 ساڵ مشت و مڕ و سەرمایە گوزاری بۆ خونجاندنە قودرەتە خۆی کردی و ڕاپەڕین یەک جەریان بە تەنهایی لە بەرامبەر تاریخە 400 ساڵەیە غەربە وێسیە. و من ئێستا بڕێک لە زەوایای ئەم مەسائلە بۆ ئێوە مشەخەس ئەکەمەوە و بە ئێوە ئێژم کە کارە مبارزاتی کارە سیاسی چه شەکلیە، سیاست و ئوسولە سیاسی چه شەکلیە و ئوسولاً ئەمانەی کە ئێمڕۆ خەریکن دنیا ئیدارە ئەکەن بە چه سوورەتێک لەسەر ئەساسە کامە نەزەریە کار ئەکەن، ڕەفتار ئەکەن و کارەکانیان ئەوە نەبەرەوە. من نوکتەیەک بە ئێوە بێژم کە حائزە ئەهەمیەت وێت، مەرزە تەلاقی یان جگێکردنەوەیە فيما بين نگاه سیاسی بە ئوموراتە سیاسی لە دنیای غەربە ئەگاتە دەورانە مەکیاوەلی. تابەر لە دەورانە مەکیاوەلی نگاه بە سیاست نگاهێکی ئێلاهیە، بەڵام لە دەورانە ماکیاوەلیەوە بە ڕەسالەیە ماکیاوەلی و ڕەسالەیە ئەمیر یا دە پرنس ماکیاڤێل داستان ئەگۆڕێت و ئوسولاً لەگرا ڕەساڵەتە دەوڵەت ڕستگاریە ئەخلاقیە مردم نییە، بەڵکو دەوڵەت مشەخەسان یا قودرەت هەدەفی گرتنە قودرەت و پاراستنە قودرەتە، ئەمرە مادیە مطلق و لە حوزەی قودرەتە تۆ شتێکت بەناوە جنایەت نییە، تۆ لە حوزەی قودرەتە شتێکت هەست بەناوە خەتاکردن، ئیشتباکردن. لەذا تۆ بەم ڕەوەندە اتفاقاتێک کە تحت ناوە ئیستعمارگەری وڵاتانە غەربی لە دنیا اتفاقەکە فێت بە هیچ سوورەتێک دنیای غەرب تحت ناوە جنایات بەردامنە خۆی وەکو لەکەیە نەنگ نایوێنێ. ئەنچێکە مهمە دۆلە غەربی و کشوەرە غەربیەکان توانی ژیانە
تەداوم بدەن بە قودرەتە خۆیان بە سەروەریە خۆیان بەسەر دنیا و ئشتباهیان نەکرد و خەتایان نەکرد و خەتایان نەکرد کە ئەم ئیمپراتوریە بدۆڕێنن بەڵکو توانیان ئەم ئیمپراتوریە عەزیمتر بەرینتر و گەورەتر بکەن. و ئەمە نوکتەیەک کارێکە لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆوا کریاکە بە تەنها تەولیدە مەتن نەبووگە. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە هەرچی بوارە ممکنە هەست تەحەوڵێکی بنیادینی کردەگە و لەم وەسەتە بەرەی ئەسڵیەکەی شەڕ بووگە تەکە نەیارە کووردا و دیگەریە کووردا. هیچ کەسێک لەم کوردەوارە لە ئەسڵ ئەساسی ئەم پرسیارە دەسی نەکرد. هیچ کەسێک لای خۆی لە حەزەیە فکری نەکردەوە. باشە ئەوانەی کە جەعلە حەدیث ئەکەن بۆچی حەدیثێکیان جەعل کردبوو؟ هەم لە ئەساتیدە گەورەیە ئەهلە تەسەنن و هەم لە ئەساتیدە گەورەیە شیعە کەسانێ وەکو کولەینی و ئیمام جەعفەرە سادق دا لەبەر ئەوەی کە کورد جنۆکەس. سوال ئەمەسە بۆچی ئەم حەدیثەیان بۆ هیچ مردمێکی تر لەم دنیا جەعل نەکرد؟ بۆ جوولەکە ئەم حەدیثەی بۆ هیچ کەسێ جەعل نەکرد؟ دلیلی ئەمەسە کورد دەوڵەتی بووگە، شمشێرکێشی بووگە، زۆرگۆ بووگە. دەیخوانیە دەیخۆ ئێوە یعنی جوولەکە ئێژێت، جوولەکە ئێژێت قدرەت ئەزئانە پارسەکان بووگە و ئەمە ئیمپراتوریەتە پارس بووگە، سەربازی بووگە، هێزی بووگە و قدرەتی بووگە. ئەم کوردە چه عاملێکی تیا بووگە کە جوولەکە بە عنوانە دیگەری خۆی تعریفیەکاتەوە و پێی ئێژێ جنۆکە. بۆ یعنی چەتە لەم دنیا نەبوو تا کورد نەوێت قەتاع ڕێگە بکە، فقط کورد و چەتەیە کرد. چی وا لە ناوە ئەم کوردە؟ دەمە قۆپانەکەی فرەپانە، شەرواڵەکەی پای پانە، مشکیەکەی سەری زەلە. چه اتفاقی لەم کوردە کەوتگە کە جەعلە حەدیثی بۆ ئەکەن؟ جەعلە حەدیثەکەیش واسە یا پێغەمبەرە ئیسلام لە دینە ڕواڵەتە ئینسانە کوردیە ئەترسێت و نەفرینە کوردەکە، یا ئەوەی کە ئەم کوردە جن و کەس بەشەر نییە. ئەمە تۆ بە سوالێکی مهم ئەگەیەنی. تۆ وەختێ گەرەکتە مەتنە کوردی دروستکەی بۆ ئومەتێوە حەجێکی نەماگە، ئەوەی بۆی بەجێماگە مشتێ جەعلیات تەزویر دروستکراوە دەسە کنیسە و کلیساس. تۆ بەم سوالە دەست پێەکەی بۆ جەعلی وا دەرمۆردە ئێمە دروستەکەن؟ دیگەریە ئێمە کێس؟ تۆ وەختێ پەیت بە دیگەریە تۆ جوولەکەس؟ بۆ جوولەکەس؟ چون تۆ لەگرا ئەبرێتە ژێرە حاشیە تەمەدونە ئیمپراتوریەتێک بەناوە ئیمپراتوریەتە ئێرانی، ئەڕۆیتە ژێرە چمکە و پێڵاوە کەسێک بەناوە کوورۆشە هەخامەنشی. ئەم کوریشی هەخامەنشیە لە هیچ کوێی ئەم جەهانە گزارشی نادەن ئیلا لە ئۆڵد تەستەمنت و بایبڵە یەهودی مەسیحیەکان نەوێ. هەر لەم کتابی بایبڵی یەهودی مەسیحیە بۆ ئەوانەی کە باوەڕمەندن بە ئەدیانە ئیبراهیمی و بە عنوانە سەرچاوەیەکی باوەڕپێکریاگ تاریخەکەیشی قبوڵ ئەکەن، مەحزە یاداوەریتان دوو نوکتە بێژم. مهمترین پێغەمبەری خوای یەهود ئیبراهیمە. مهمترین پێغەمبەری خوای یەهود ئیبراهیمە، سەرکێشترینیشیان ئیبراهیمە. بەڵام لەم بایبڵە بۆ ئەو کەسانی کە باوەڕ ناکەن بڕۆن چاپتەرەکانی بێرنەوە و بیخوێننەوە لە بەخشە پەیدایشە. بڕۆن بیخوێننەوە. جێنەسس ئاغایە ئیبراهیمە پێغەمبەر دوو دەفعە گەوادی بۆ ژنە خۆیەکە. ئاغایە ئیبراهیمە پێغەمبەر دوو دەفعە گەوادی بۆ ژنە خۆیەکە. دەفعەیە لە مەسر، دەفعەیە لە سەرزەمینێکی تر نزیکە عەرەبستانە ئەمڕۆ. لە هەردوو دەفعەیشە ئەترسێ، چون ژنەکەی سارای زەریفە. وەختی واردە مەسر ئەوێ لە قەحتیە
بەژنەکەی ئێژێت ئەگەر بزانن من وام تەکەتووە و من شووی تۆم و خاتری وەی دەست بە تۆ بگرن من ئەکوژن لەزا تۆ بێژە من براتم و هەم اتفاقا ئەکەفێ وەژنەکەی دوو دەفعە ئەوەنە حجلە دەفعەیەک حجلە اتفاقا ئەکەفێ دەفعەیەک خودە ئەو کەسێک ئەم کارەکە ئەم اتفاقە ناخا وەلێ ئیبراهیم بابەتە ئەمە پوڵ و جەواهراتێکی فراسێنێ هەر لەم کتاوە مقدسە وا کوورشی بۆ تۆ زل کردگەسەوە هەر لەم کتاوە مقدسە پێغەمبەر لووت کەنیشکەکانی تەکە باوکە خۆیانە ئەخەفن پێغەمبەر لووت مەسی ئەکەن شەوە ئەوەڵ کەنیشکە ئەوەڵ شەوە دووەم مەسی ئەکەن کەنیشکە دووەم و بچووکتر ئەڕواتە سۆراغی هەر لەم کتاوە بایبڵە نوح پێغەمبەر دائما مەشروب خۆر و مەسووگە کە دەفعەیەکیانە کوڕەکەی و مەسی و ڕووتی باوکیە دۆزێتەوە من ئەم سێفەکتەم بۆ بە ئێوەدا بۆ خاترەوەی بفەهمی یا تۆ ئێشێ قبولی بکەی داستانە ئەدیانە ئیبراهیمی دروستە یا و ئەو جار قبولی کە کوورشش دروستە یا ئەگەر باوەڕت بەمە نییە کە ئیبراهیم گەواد بووگە ئەو جار تۆ نابێ باوەڕ بکەی بە تاریخە یەهود ساختەیە مادبازی و ئاریابازی و تاریخی یەهود و کۆچی یەهود و کوورشێ مەسایە پس تۆ هەلەگرا ئەوێنیت لەوێ جەعلە حەدیسە بۆ ئەکەن لەگرا کوورشە بۆ دروست ئەکەن بۆ تۆ مشەخەس ئەوێ دوژمنە تۆ دەستگاهە کلیسا و کنیسەس سوحالەکەی لەخوات من ئێشێ چۆن بزانم کە من چیم کە ئەم حەدیسەم بۆ جەعلەکەن یەک ڕێگەی هەس تۆ بە کارەگاهیە تاریخی یەک ڕێگەت هەس ئێشێ بڕۆی بزانی جوولەکە و مەسیحی کێن و بعد بزانی کێ ئەتوانێت تەهدیدوێ بۆ ئەم ماهیەتە جوولەکە و مەسیحیە چی ئەتوانێت تەهدیدوێ بۆ ئەمانە ئەوە تۆی تۆ ئێشێ بزانی جوولەکە و مەسیحی کێن مەوجودیەتیان چه شکلیە چه ڕەوەندێکیان تەعقیب کردگە ئمڕۆوانە کوێە تا تۆ بفەهمی تۆ کێی ئەو جار تۆ ئێشێ تەشخیص بەی دوژمنە ئەمانە ئەتوانێت کێوێت ئاوا تۆ ئەتوانی مەتنە کوردی دروست بکەی و ئەمەم کارە بوو وا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ کردی شاید متۆدەکە بۆ ئێوە خەیلێ ناشناختە چۆن من خەریکەم ئێستا بە گۆرانی ئاسانێ بە تۆ ئیژمی بەڵام دەرکە ئەم مەطلبە ئینقلابێکی گەورە ڕۆنەسانسێکی بنیادیە لە ناوە ئومەتە کوردیە تۆ بەگرا بگەی بەمە ئێژن دروستکردن و بەرهەمهێنانە عیلم بەمە ئێژن لەسەر قاچە خۆ وەستان و هەبوونە عیلمە خۆ تۆ وەختێک ئاوا دەست بۆ مەتاڵب برد لەزا قسەت هەست بۆ کردن مەطلبت هەست بۆ باسکردن لە تعقیبە ئەم مەسائلە بوو کە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بۆ ئەووەڵین بار لە تاریخە یەک تەفاوتی مەترح کرد ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وتی دەوڵەتە قەومیە بەنی ئیسرائیل تەکە دەوڵەتە یەهود فەرقەکە قوم بني إسرائيل سراغاز انحسار قومك كانحسار خوا وانحسار دينيان هست دين وخواك وعلى خزمتيانا أما داستان فصل بيدايشو هاتن شخصي بناو كوروش ماهية دين يهودا قوري قوم بني إسرائيل لقومية درتي هوية الديني بياكا أو جار رسالة الجهاني بياكا لقتيس ماوي ولا تشكولي درتت وبعد جهاني بياكا أما رابرين كردو أرسل بخوتي ووتي دولة إيراني دولة يهود جهانية دولة يهود سامية أهمية دولة إيراني والأقرا خب أجر أمان ما نوت
ئێستا ئێشێ یەواشیواش بفەهمین لە تەعقیبە دروس ڕاپەڕین و مەتنێکە ڕاپەڕین هاوردی وە لە ناوت تەواوە دیبەیتەکانە مستەتەرە. فرە کەسێ شعور بەوە ئەکا کە دیبەیتەکانە ڕاپەڕین شتە تازەی واپێ، بەڵام نافەهمی چی واپێ، بەڵام دەرک ناکا چی واپێ. دەلیلەکەشی ئەمەسە کە بە ئومورات جاهلە کە ناناسێت، وەختێ ناناسێت نافەهمێت چه اتفاقی کەفت. خب ئێستا من یەک نمونەم دا بە ئێوە. من لە جەعلە حەدیسە خەوف پێغەمبەرە ئیسلام لە دینە کورد تا جەعلە ئەحادیسە جنۆکەبوون و کورد ئێوەم گەڕاندەوە سەرە مەسئلەیە تاریخ، مەسئلەیە ئیمپراتۆریەتە خامنشی، و ئێوەم گەیان بە دەستگاهە کلیسا و کنیسە، ووتم کە لەگرا تۆ تەشخیص ئەدەی دیگەریە کورد دژمنە کورد کێس کلیسا و کنیسەز، بۆ خاتری ئەوەی بفەهمی تۆ کێی ئێشێ چی بکەی، ئێشێ تەرەفداران نظامە کلیسا و کنیسە بناسیت. وەختێ ئەمتە بەباشی ناسی، وەختێ بە سوورەتە واقعی پێیت پێبرد، ئەو وەختە ئێشێ دانیشی بزانی چ شتێ ئەتوانێ ئەم دەسەڵاتە بخاتە خەتەر. ئەو شتە کوردە. ئەمە مێتۆدێک بوو، ئەمە ڕەوەشێک بوو، ڕەوەشێکی کاملەن عیلمی بوو بۆ دۆزینەوەی جنایەتێک کە بەرعەلەیهە سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی کریاکە. ئێستا ئەم سەرزەمینی ئێمە پڕە لە دانشگا ڕوویک، زانکۆ چووک، زانکۆی ئامریکایی و زانکۆی ئێرانی و زانکۆی بەغا و زانکۆی ئوروپا و پڕە لە پسپۆڕ و پرۆفسۆر و پرۆفسۆرە کەلەزل، بەتایبەتی کەسانێ لە بوارە تاریخ، بەتایبەتی کەسانێ لە بوارە فەلسەفە، کەسانێ لە بوارەی فەلسەفەی ئەخلاق، کەسانێ لە بوارە فەلسەفەیە سیاسی. بەڵام ئەم مشتە ئەحمەقە بۆچی هیچ وەخت نەیانتوانی ڕۆتێ جەریانێکی فکری فەلسەفی بۆ ئومەت و کوردی دروست بکەن؟ بۆچی هیچ وەخت نەیانتوانی مەکتەبێ دابنین کە ئینسانە کوردی تیا پەروەرش بدەن کە بزانی خۆی کێس چه کارەس و لە مقاوڵە کیایشی بنووسێت و تعریف کاتۆ کە جەهانە کوردی چه شەکڵیە و دوژمنە کورد کێس و چۆن ئێشێ ڕەفتار بکە. تۆ لەگرام مشتێ خەمزەکەر ئەوێنی کە گەرە کێسی مەعاشە دانشگا و کاراکترە ئەحمەقانەیە پزیشکی و پرۆفسۆریە خۆی بفرۆشتێت و بۆ خاتری ئەوەی کە منفعەتێکی گیر بێت و ژیانێ بکە و عنوان و تایتڵێکی هەست کە بە ئیستیخدامیان دەراوردگە. هیچ وەخت تۆ لەم سەرزەمینە ناوێنی مەردمە ئێمە قسەهایە کە ئەیکا بزانێ بۆ ئەیکا، چۆنی ئەکا، لەسەر چی ئەیکا، هەروە لە خۆی قسە فرادا. کێ باعسە حماقەت بووگە؟ ئەمانە باعس بووگن مەردم ئەحمەقە. بزانن من ئمشەو گەرەکمە لەسرە یەک چت دەرسێکی سیاسی بە یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ و یارانە کوردەوار بم. من ئمشەو بەڕەسیە مەتنە ئیعلامیە استقلالە ئیاڵەتە متحیدەیە ئەمریکاکەم کە جێفرسۆن نووساگیسی. کاکەی کورد، تۆ حەز ئەکەی بە هەمرە ئەمریکایی، وەختە بقرتێی لە تاوە ناوە ئەمریکا، حازری خوەت و جەد و ئابات و کەس و کارت بێت و نۆکەرە ئەمریکایی، وەختە بووی تۆ پڕوز لە بەرامبەرە ئەمریکایی، وەختە وەکو سەگ حەپەت بێ بۆ ئەمریکایی. تۆ فکر ناکەی کە شەڕە ئەمریکا ئەکرێ. بزان ئێوە هەمیشە فکرتانە کرد یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ شێتن کە تەکە ئەمریکا گەرەکیانە دەربکەفن، چون لە ئەقڵت تۆیە کە شێتە ئەمریکایی، شێتە هەمر و شڤرلێت و فیلمە پۆڕنە ئەمریکا و موسیقی و سینەمای هالیوودە ئەمریکای، قەیرە ممکن بوو کوردێ بتوانێ بچێ بە گژ ئەمریکا. کوردێک کە سەرزەمینەکەی چوار کۆرپۆرێشنە تورکی، عێراقی، سووری بردگیانە و ئێرانی بردگیانە، تۆیە کە حازر بووی جەد و ئابادت بکەی بە نۆکەرە ئەمریکایی. فکرە نەیەکرد هیچ وەخت
دانەیە جەریان لە کوردەوارە هەڵسێ و لەگەڵ ئەساس و بنیادە دەوڵەتە ئەمریکا دەرکەفێ فکرت نەکرد بۆیە تۆ فکرەکەی تەرەف شێتە بۆ چون خۆت ئینسانە ئەحمەقێکی خۆت ئینسانە جاهلێکی خۆت ئینسانە بێسەوادێکی ئێمە گوناحمان نییە لە سەرزەمینێکا هاتکین مردمەکەی نابود کریاگە و عەقڵی تیانە مردمەکەی نابود کریاگە و تەحقیر بووگە و وجودی نەماگە گوناحێکمان نییەتە کە تووە هاو سەرزەمینین ئەم جامعەمەشە ئێمە دروستمان کردایە تا تۆ بتفەهمیایە دنیا چه خەوەرە دەرسە ئەوڵێک کە من بە یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بە خۆدام ئەمە بوو وتم بە نوقتەیە زەعفە دوژمن حەملەکەن ئەمە شتێکی بەدیهی نییە چون سەر تەناقوزێک لەگرا بەحسەکەم نوقتەیە زەعفە دوژمن لە نەزەرە ڕاپەڕین و فەلسفەیە کوردی نوقتەیە قووەتە دوژمنە یعنی چۆن نوقتەیە زەعفە دوژمن نوقتەیە قووەتە دوژمنە خیلی مهمە قسە من کردم تەناقوز بوو يعني نقطة ضعف إيالات المتحدة أمريكا ولا نقطة قوتك يا نقطة قوتك إيالات المتحدة أمريكا چیه؟ آزادی هر وڵاتە سەوا مجسمەی ئازادی دانیاگە بۆ ئەمریکا کشوەرە خاسێکە cause America is a free country بۆ ئەمریکا کشوەرە خاسێکە cause America is free country کشوەرێکی ئازادە بۆ خەڵکی گەرەکیانە بڕۆن بۆ ئەمریکا cause America is free country ئێستا ئەمریکا لە پشتە هەواپەیمایە F-35 بە تەمەدونە بۆمبە ئەتۆمیەکەی خۆی گەلێکێکی سادرکا بە دنیا ئازادی سادرکا بە دنیا یاڵەتە متحدەی ئەمریکا بە هەر کەسێ حملەیەکان لە دنیا تحتە ناوە چی حملەیەکە تحتە ناوە ئازادی حملەیەکە بە دنیا سەوارە بەر دموکراسی لیبرالیزم وەختی گەلێکی کەسێ بکا بە دوژمنە خۆی ئێژێ کارە چکارەس ئێژێ زەد ئازادیە زەد دموکراسیە بە خەڵکە خۆی ئێژێ چی؟ ئێژێ فڵانە جەریان فڵانە تەفەکر زەد تەمەدونە ئێمەس زەد فەزیلەتە گەورەی ئینسانیە ئێمەس زەد ئازادیە پس نقطة ضعف إيالات المتحدة أمريكا والكوي ولا آزادية خب استيشتو بروي أم ادعاك إيالات المتحدة أمريكا أيكا لآزادي تطبيقي بديتك كارنامي عملي ساختار سياسي اجتماعي إيالات المتحدة أمريكا بزاني أمريكا is a free country يا سرزمينك آزاد نية سرزمينك منقادة ئینسانەکانی ئازاد نین ئینسانەکانی کۆیلەن بابەڕەسیکەین بزانین واسە یاوانیە پس ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختی مەتنە کوردی دانیا لە بەرامبەر جەهانە سوڵتا وتی جەهانە ئینسانە کوردی چه شەکلیە وتی جەهانە ئینسانە کوردی بە پێچەوانی نظامە سوڵتە دەستگاهە جود و کریستیانەتیە دەستگاهە جود و کریستیانەتی و نظامە سوڵتە دەستگاهە ئینقیادە زد ئەم دەستگاوێت و چی؟ ئەوێت و اختیار دەستگاه اختیار جەهان اختیار جەهانە ئینسانە کوردی جەهانە اختیارە بۆیە قینیان تێ لە ئینسانە کوردی بۆیە قینیان تێ لە کوردیەت بۆیە بە تەمامە قودرەت گەرەکیانە کوردیەت دڵناوبوون ئێستا دابڕۆن لەم کوردەوارە بگەڕێن بزانم چەند نەفەر لەوانەی ئوستادە فەلسفەیە تاریخ ئوستادە فەلسفەیە سیاسین لە ناوە دانشگاکانیان ئیعلامیە ئیستقلالە ئەمریکا تەدریسەکەن چەند نەفەریان مەتنە ئیعلامیە ئیستقلالە ئەمریکایان خوێندگەسەوە چەند نەفەریان مەتن بە مانیفێستی حقوقی بەشەریان خوێندگەسەوە کە مانیفێستی ئەخلاقیە دنیای مۆدەرنە و نظامە سوڵتەس چەند نەفەر تۆ چۆن گەرەکتە مردمێک بکەیتە ئینقلابی و شۆڕشگێڕ لە ڕەوەندە اتفاقاتە دنیا بێخەبەرە و نازانێت لە مقابڵ کیا خەریکە شەڕەکە
چۆن تۆ شیفتەی ئیاڵەتە متحدەیە ئەمریکایی وەختە بەقرتەی بۆ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا نازانی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بەرەساسی چی دروست بووگە ئەدعایەک چیەکە تۆماس جەفەرسن چی نووساگە لە مەتنە ئیطلاعیە و ئیعلامیە ئستقلالە ئەمریکا راپەڕینە کوردەوارە سەربەخۆ معتەقدە کە ئینقلابە ئەمریکا ئینقلابە ساختەگیە جەهانە غەربە ئەم ئینقلابە دروست کردیاگە و ئەم ئینقلابە زەروری بوو کە دروستی بکەن سێ ئینقلاب نظام السلطة حاکمەکە بە دنیا انقلاب الولايات المتحدة أمريكا انقلاب فرنسا وانقلاب روسيا وحرسي كيان سازماندهی کریاک برنامهی برژیاگە و بریاگە سەبەرەوە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ معتەقدە تەلاشە ئینسان غەربی بۆ زندگی دەرئازادی نەبووکە بە هیچ سوورەتێ تەلاشە متەفەکرینە غەربی بۆ ژیان ئینسانی ترکردن نەبووکە بەڵکو سەفارەشاتە پارەدایمە جەدید بوو بۆ خاترە شیفتکردنە بەم دنیا ولذا یەکسری اتفاقات مەشیایە بەکەفتایە وەکو کۆرۆنایە کە ئێستا شلیکە و سفتیەکەن و شلیکە و سفتیەکەن و شلیکە و سفتیەکەن پارەدایمە گۆڕن بە کۆرۆنا شکل و شێوازە جەهەن ئەگۆڕن بە کۆرۆنا لذا شلیکە و سفتیکە دەرتێرن بۆی پیکی کرد و پیکی نەکرد و ئەڕواتە سەر و تێتە خوار و ماسک بۆسن و ماسک دەربێن و ماسک بۆسن لافی تێک و تۆزێ پەڕۆوەستە بەردەمە نە هەوا فیلتەرەکە نە بەرە پێ ئەگرێ مەسخەرەتی کردەکە کاری هەس خب پس ئێمەتین متن إعلامية استقلال الولايات المتحدة أمريكا أخوينينو وقتی راپەڕینە کوردەوارە سەربەخۆ شەرح مەتنە خۆی ئەکا تازە خەڵکی ئەفەهمێ چ جاهل بوو بە ئومور تازە ئەفەهمێ وەختی ئیدعاهایە کە راپەڕینی کوردەواری سەربەخۆ کردی ئیدعاهایەکی مقتدرانەی مەردانە بوو نەک لەسەر نەفامی و جەهالەت و نادانی نە لەسەر قەتیسماوی نە لەسەر تەماماوی ئیسمانەی کە تۆ فکرەکەی راپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئیدعای کرد تەواوە ئەوانەی لە ساحەی سیاسی کوردەوارە مەوجودن مشتی بەرساختەی نۆکەرە ئەحمەق جاهل بێوجودە سەخیفن ئەمە گەز ئەمە مەیدان ئادەی بێنە بەرەو دابزانین چیتان وا پێ بێنە بەرەو تا بەر لە ڕاپەڕین یەکێکتان جورئەتتان بوێت یەک جوملەتان دروست کردوێت کە مەحسوڵە خۆتان بوێت هەنە خۆتان دروستان کردوێ ئیجتیهادە ئێوە لە ئوموراتە زندگی و جەهەن بوێت یەک جوملە تۆ هەنووز نازانی ئەساسە سوڵتەی جەهەن بەر ئەساسە چی دانریاگە هەنووز نازانی چۆن ئەتوانی تەکیا تەرەف بووی چۆن ئەتوانی تەکیا تەرەف بووی تۆ هەنووز نازانی فڵان نەزەریەی فڵانە فیلسوف فڵانە متەفەکر لەکوێ کارکردی بۆ چی بووگە بۆ چی بەکاریان بردەگە نازانی دوی تۆ چۆن ئەدعاکەی تەکەم دنیا دەرکەفتگی چۆن ئەدعاکە ئینسانە فەهمیدەیەکی بێرن تەمامە و کە لە زلانەی وانە حەلیم و کوردستانە ڕووناک بیر و ڕۆزنامە وان و قەڵەم بەدەس و تێ هەڵدریاگن مەتنە ئیعلامیەی ئستقلالە ئامریکایان تا ئیستە خوێندوێت و تەفسیریان کردوێت بێرنی ئاخە مەرتی کە تۆ سەرەدوا لە ناوپای عەلیە شەریعەتیە تۆ سەرەدوا لە ناوپای نیچە تۆ نۆکەرە ئیاڵەتە متحدەیە ئەمریکای وەختە بەقرتێی بۆ ئەمریکا تۆ تێ تەحلیل ئەەکەی سەنگین رووسیا وەسی تۆ بەقن ئەمریکا تۆ نایی بێژی ئەساسە عەزەمەتە مەردەمە ئەمریکا چییە تەفسیری کەی باسی چیەکە مەردەمە ئەمریکا لە ئیعلامیە 1779 ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تۆماس جێفەرسن باسی چیەکە لە کامە زانکۆتانە بەحسە ئەمەکەن زانکۆی ئامریکیتان بەحسیەکەن زانکۆکانە سەلاح الدینتان بەحسیەکەن
کرماشان و سنە و تارانتان بەحسیەکەن ئێوە مدعیان و کڵاو بەرداران و جاهلان و خانقان بەحسیەکەن. ئێوە ئەسەن ئەزانن کارکردە ئەم ئیعلامیە ئستقلالە چییە؟ ئەم ئیعلامیە ئستقلالە بۆ سادرەکەن وەختی ئەمانە ئوسوولەن بریتانیایان شکستداگە. ئیعلامیە ئستقلال بۆ کێ سادرەکەن؟ بۆ مەردەمە ئەمریکا یا بۆ جەهان بە عنوانە سەنەدێکی تاریخی خەتابی مەردەمەکانە دنیاست، شمشێرێکی دوو لەبەس. ئیعلامیە ئستقلالە ئەمریکا مانیفێستی تەغییر و پارادایم سویچە. ئەهەمیەتە ئینقلاب ئەمریکا وا لە چییە؟ ئەهەمیەتە ئینقلاب ئەمریکا وا لە ئەمە کە دەوڵەتە یاڵەتە متحیدەیە ئەمریکا ئەوەڵین دەوڵەتە مادی و زەمینیە جەهانە غەربە، ئەوەڵین دەوڵەتە مادی و زەمینیە جەهانە غەربە کە عقلە ئینسان محوریەتە ئیدارەیە ئوموراتە زندگیە اجتماعی و سیاسی هەست. ئەهەمیەتی یاڵەتە متحیدەیە ئەمریکا و ئینقلاب ئەمریکا وا لەگرا. لەذا ئینقلاب ئەمریکا ئینقلاب حقوقە. حقوق تۆ لە تەکلیف و لە مکەلف بوون دینی تێتە دەرەوە، حقوق لەگرا تێتە مەنسەی زهورۆ. بەس مهمە تۆ مەتنە ئیعلامیە بەڕەسی بکەین تا ئەو وەخت مشتی بزن مشتی نۆکەرە تەجاوز پێکریاک تحتە ناوە قەڵەم بەدەس و تحتە ناوە فەعالینە حەوزەی جامعەی مەدەنی نەیەن بۆ تۆ یاوە بافی بکەن و جرت لێبن تحتە ناوە گاندی و تحتە ناوە مبارزاتە بدونە خشونەت و تحتە ناوە ماف و تا ئەمانە نێنم قسانە بکەن. تۆ وەختێ لە ئوسوولە بنیادینە تەغییرە جەهانێکە کە تێیا دنیای غەرب مشتەگرێ کە دنیا بخوا نەزانی تەبدیلەوەی بە نۆکەر و تێ هەڵدریا و پادەوێکی دنیای غەرب و خوات بە دەسە خوات ئەرباب سوارە سمتە خوات کردەگە. ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ وەرەقی هەڵگەڕاندۆ و داستانی شتێکی تروت 1200 ساعت مەتن بە میراس بۆم ئومەتە کوردی بەجێ ماگە دانسقەتەرین مەتنە دنیا مقەدەستەرین و علمیتەرین مەتن دنیا کە جەهانە 400 ساڵەیە غەربی بۆ هەڵتەکاندەگە بە تەمامە ئەهەن و تولوپ و مەراکزە دانشگاهیە خروج پەیدا کردگ لە دەستگاهای دینی و حەوزەهای علمی دینیەسی. وەمە یەکتەنە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ کردی کارێکە بە دە دەوڵەت ناکرێ گو ئینکە مەحسوڵە تەفەکورە دانمارکی و سوئدی و فەڕەنسەوی و ئاڵمانی و ئینگلیسی و سکاتلەندی و ئەمریکایی بوو ئەم جەهانە. من تەرجمەیە ئەمەمە بە زوانەی یەدیشە فارسی دەستکەوتەگەم فاسۆمیەکەی مەوجود نییە یعنی من نەمدیگە کۆمەڵێ کاناڵ و ماناڵ لەم حەلیمە دروست بووگە هەر خەرێکی جەفەنگیات و توڕەهات وتنە دەفعەیە لە ئێمە فێر بوون کۆپی بکەن لە نامەی سوورپێسەکانە سیاتل وەختی ئێمە دەفعەیە خوێندمانەوە. ئومیدوارم دوای ئەمیشە فێر بوون نامەی ئەستقلالە ئەمریکا وێرن ئێعلامیەکەی وە بیخوێنەوە فێرە خەڵکی بکەن. جەماعەتە ئیبنە فاسدە. چوارە ژوویەی 1776 ئەعلامیەیە ئەستقلالە ئەمریکا. ئەعلامیەیە 13 ئیالەتە متحدە ئەمریکا بە اتفاق ئارا. خب مەتنە ئەعلامیەکە ئەمەسە هنگامی که در جریان رویدادهای انسانی برای مردمی این ضرورت پیش می آید که ارتباطات سیاسی که آنان را به یکدیگر مرتبط می سازد از هم بگسلند و در میان قدرت‌های روی زمین جایگاهی جدا و برابر را که قانون طبیعت و خدای طبیعت
آن را مجاز می دانند به دست آورند، احترام شایسته به عقاید بشر ایجاب می کند تا دلایلی را که آنان را وادار به این جدایی می کند اعلام دارند. خب منما سعیکم هەڵی گەڕێنمەوە بە جۆرێک کە خەڵکی بفهمێ. هنگامی کە دەرجەریان ڕوویدادهای ئینسانی، وەختێک کە لە جەریانی ڕووداوە ئینسانیەکانە بۆ مردمێک ئەم زەرورەتە تێتە بەرەوە کە پەیوەندی سیاسیە کە ئەوانی بە یەکتری ڕەبتدا بوو لە یەکتری بترازێت ئەم پەیوەندیە سیاسیە، و لە ناوە دەسەڵات و هێزەکانە سەر زەویە جێگەیەکی بەرابەر بۆ خۆیان، جگێوە بەرابەر بۆ خۆیان لەسەر قانونی تەبیعەت و لەسەر قانونی خودای تەبیعەت بەدەست دێرن، مجازن و احترامی شایستە و احترامێکی شایستە بە بیرۆکەکان بەشەر ئەبێتە هۆی ئەوەی کە دەلائلێک کە ئەم اتفاقە ئەخات ئێمە هەڵی بژێرین. بزانن لەگرام هەر لەم سێ چوار خەتە مەطلبێکی بەحس کرد. مەطلبەکە ئەمە بوو: وەختێک لە ناوە ژیان ڕوویدادە ئینسانیەکانە، ڕووداوە ئینسانیەکانە، مردمانێک کە تا دوێکە تەکە مردمانێکی ترا بە یەک و ڕەفتیان بووگە، یعنی یەک مردم بووگن، ئەم زەرورەتە تێتە بەرەو بۆیان، یعنی خۆیان تەشخیص دەدەن، خۆیان بەم نەتیجە ئەگەن کە ئێشێ لەسەر قاچە خۆیان بێسن، سەرێ لە ناو سەرەکانە دەربێرن، لە ناو میلەتەکانە ترا گەورەیە لە خۆیان بنوێنن. ئەم حەقە حەقێکی تەبیعیە و خودای تەبیعەتیشەم حەقیانە پێ ئەدات کە ئەم کارە بکەن و جگێبوونەوە. و احترامیش بە عقاید بەشەر باعث ئەوێت کە ئەمانە ئەم دەلایلە بەحس بکەن کە ئەم کارە بۆ بکەن. لەگرا اتفاقێکە ئەکەفێ ئەمەسە بۆ هیچ کام لەمانە مەتنە ئیعلامی ئیستقلال ئەمریکا نایەرن بخوێنەوە، چون کاورایە وا لە حەلیم دانیشتگە پاڵی داگەسۆیژی ئەگەر ئاوتەماتەی تورکینەیە وەختە گیانم دەربێ با بزانی ئەم ئیاڵەتە متحدەی ئەمریکا وەختە تۆ بەقرتەی بووی، وەختە لە تاوە نۆکەریەکەیە بمری بۆیت لە ئەوڵین خەتیا ئێژێت، ئەگەر میلەتی حتا یەک میلەتوێ وەکو مردمە ئینگلیس کە زوانیان ئینگلیسی بوو تەکە مردمە ئەمریکا کە زوانیان ئینگلیسی بوو، و بە ئینگلیس ئەیانوت کوێ؟ ئەیانوت مادرلەند، سەرزەمینە دایکی، سەرزەمینە دایکی. وەختێ خەڵکی ئەمریکا تەشخیصیدا بەم ئەقڵەگەی کە خۆی گەرەکێ لەسەر قاچە خۆی بوێسێت و گەرەکێ سەر لە ناوی سەرەکانە دنیا دەربێرێت، حەقی تەبیعی خۆیسی ئەم پەیوەندیە بیبچڕێنێت، حەقی خۆیسی، حەقی تەبیعی خۆیسی. بۆیە تۆ ئەوێنیت وەختی تۆ بە عنوانە کورد ئێژیت، قەومە ئیتنیکیەکە ئێژی من گەرەکمە سەربەخۆ بووم، هەچ کەس لەم دنیا نایژێت و حەقە نییە بوویت، وەرە چیت پێژێ؟ ئێژە ئێستا کاتی نییە و ناوێت و چارە کەس ناکەین. بۆ ئەو نایژێت و حەقە نییە؟ چون لەگرا لە مەتنە ئیعلامیەیە ئیاڵەتە متحدەی ئەمریکا وتکێسی حەقە تەبیعیە و خوا داگێ بە تۆ، هەم تەبیعەت داگێ بە تۆ، هەم خوای تەبیعەت ئەم حەقەی داگە بە تۆ. ئەو بۆ خاتری ئەوەی کە ئەم ئوسولە خۆیە و ئەم ئەسڵە نەنێتە ژێرە پا بە تۆ نایژێت و حەقە نییە، وەرە ئێژە یارمەتی ناکەین، وەرە ئێژە تیکە تیکەکەن کارمان پێ تۆ نییە، وەرە تۆتە ئاکەن بەرعەلەیەت. خروجیەکەی ئەوێ تۆشی خروجیەکەی ئەوەسە هیچ وەختێ مردمە ئێمە فکر ناکا کە خۆی بەو زەرورەتە گەیگەوە ئەو زەرورەتی پێش هاوردگە کە گەرە کەسی ئەرباب و ئاغاوێ لە دنیا.
دار و دەسەیە مەچە، دار و دەسەیە عەبە، دار و دەسەیە مەلام بچەی بارزانی، دار و دەسەیە قاسملو، دار و دەسەیە تاڵەبانی و جەلال تاڵەبانی، دار و دەسەیە حەپۆ ئەیکەنە ناو زەهنە تۆ ئێژن چی؟ ئێشێ دنیا ئیجازە باوە ئێمە کە ئێمە بووینۆ بەشەر، ئێژێ دنیا ئیجازەمان بێبا. ئەویش دوای چی؟ دوای ئەوەی کە تۆ سەدان هەزار ڕۆڵەی کوردت داگەوە کوشت، سەرزەمین و کوردەوار تیکە تیکە کریاگەوە نابوود بووگە. کاورایەژی ئێشێ ئێمە لە دنیا ئیجازە بگرین. یاڵەتە متحدەی ئەمریکا لەکێ ئیجازەی گرت؟ لەکێ گرتی؟ پس لەگرا ئیجازە نییە، ئەمە ئێرادەی تۆس، چون ئالەگا بە تۆ ئێژێت ئەم حەقە کێ بە تۆی داگە؟ تەبیعەت، قەوانینی تەبیعی، خوای تەبیعەت. خۆ بابێنە سەر ئەمە. ئەم قسانە کە ئاغای جێفەرسۆن لەگرا ئەینووسێت قسای تازەیەک نییە. ئەمەی کە پێژن دورانە مۆدێڕنیتە قسەی تازەی ناوردگە. ئەمە قسەی کێس؟ ئەم قسانە بۆچی ئەمانە دەسەوەن بۆ قەوانینە تەبیعەت؟ بۆچی؟ ئەمە قسەی ڕەواقیونە، ئەمە قسەی فەلاسفەی ڕەواقیە لە مەکتەبە یۆنان و مەکتەبە ڕۆمی. ئەمە ئەمانن کە ئێژن ئینسان دارای حقوق تەبیعیە تەغییر ناپەزیرە، کە حیسیەتە ئەخلاقیە ئینسان ئەپارێزێت. و ئەم حقوق ئەوەنە بەدیهیە کە نە احتیاجی بە ئیسباتکردن هەست، نە احتیاجی بە شەکردن لەبارەیە هەست. و ئەم حقوقە حفزەوێ چون وەصڵ نییە بە حیجمەن بە ئەو وەحیێک، چون ئینسان بەر ئەساسە پاراستنە حیسیەتە ئینسانی خۆی لەم حقوق هێشێ دفاع بکە وەگنە لە ئینسانیەت دەرتێ. پس ئەوەی کە ئەم حقوقە ئەپارێزێت چییە؟ ئینسانێکە کە بۆ حیسیەتە ئینسانی خۆی ئەرزش قایلە، ئینسانێکە کە بۆ حیسیەتە ئینسانی خۆی ئەرزش قایلە. سەدیتان وەختی ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ڕوو ئەکاتە نەیارە کورد، ڕوو ئەکاتە کەسانێک کە مەسەڵەن بەناو کوردن وەلی قسەکانیان قسەی مشتی جوولە کەس، ئێوە مشتی ئەحمەقە جاهلن. تۆ وجودت جمێنە، تۆ خوات وجودت جمێنە، تۆ دانەیە خەسیاک بێ شەخسیەت، شەخسیەتت کە نییە، تۆ کە شەخسیەتت نەو بێگیانی، کە بێگیانویت شمولە هیچ قەراردادێ ناکەی. بۆیە ئالەگران نەخدێک کە لە تۆماس حەبزی ئەکەن کە حەبز ئێژێ ئینسانەکان لە جامعەیەکە یەک دەفع قەراردادەوەسن تەکە حاکمیەتە، و لێو دووە تەمامە حقوق خۆیان تەنفیز ئەکەن بە سەرۆک بەڕاهبەر. ئەوانەی کە هاتن ئیرادیان گرت و وتیان ئەم کەلامە متەناقزە و دروست و ئەم کەلامە ئیشتباهە گەورەی تۆماس حەبزە، ئیرادەکەیان لە چی گرت؟ وتیان ئینسانێک کە تەمامە اختیار خۆی و شخصیەت خۆی ئەدا بە حاکم بێ شخصیەتەوێ، شخصیەتی نامێنێ، پەرسۆناڵەتی نامێنێ، کە نەیما بێگیان ئەوێ، کە بێگیان بوو ئەم ئینسانە بێگیانە سەڵاحیەتە بەستنە گرێبەست و قەراردادیشی نییە نیسی، و قەراردادەکەیشی فەسخەوێ. جۆ وەختێ لە سەرزەمینێکە کە مردمەکە جاهلە و جاهل کریاگە و دوژمنەکانی تۆش مشتی ئەحمەقە کارمەندە سەخیف کە ئێمە پێیان ئێژین دەهاتی دواکەوتێک زۆڵ دەهاتی، پێیان ئێژین وەختی ئەمانەنە وەختی حەملە بە تۆ ئەکەن مشتی ئەحمەق حەملە پێەکەن، مشتی یابوو کە خۆی نازانێت چۆن حەملەی کردگە بە تۆ، چۆن خۆی مەسخەرە کردگەسەوە. دەردە تۆ لە ناوی ئەمانە زندگیکەی، دەردە گەورەیەکە. ئینسان ئەحساسەکان لە ناو شارە ئەحمەقانە دانێ ئاقلی واتیە حاڵی خێرێ خراوە، وەکو حکایەتەکەی کیانوش و ناوە بەرەرە، سریاڵەکەی بەرەرە. پس ئالەگرا ئەنچێ کە ئەمانە لە ژێرە ناوە تازە بوونەوە
تحت ناو مۆدێرنیزم هاتنە ئەندێشەی جەدید لە دنیای غەربا باسیەکەن هیچ ئەندێشەی جەدیدی نهاتکە هیچ ئەندیشەی جەدیدی نهاتکە بەڵکو چووگن لە ئەندێشەکانە 2000 ساڵی پێشی یۆنان و ڕۆم استفادەیان کردگە لە ڕەواقیون استفادەیان کردگە تەمامە ئەندیشەکانە ڕەواقیون لە دەورانە بە قەوڵ خۆیان ئەم دەورانانەی کە ناوی ئەوەن قڕونە وستا وعصر الرونسانس كأصلا معلومية الرونسانس موجودة موجود نية تشكريام رونسانسة معلومية بكشي دسبيكا بكشي تواو أوي تشون أمانة واردة إنلايتمنت تون حاج كان مشخص نية خب لتمام الدوران حكومة كليسا بصورة منسجم تا دوران عصر الرونسانس سيستم قبول كينيان ودوران عصر إنلايتمنت وعصر روشنية تمام نظرات إبيكوريان موجودن چلا أنديشي مدرسية كانا چلا أنديشي استدلاليونا چلا أنديشي إشراقيونا موجودن أنديشة كانيان ولكن بصورة چي موجودن بصورة النظري بصورة النظري موجودن بصورة عملي موجود نيان عملي بي ناكري بخاطر وي نظام كليسا دولة قانون خوي بر أساس دو رواية تعريف كردو دولة قانون أرسطو ولا بشا اجتماعية لسنة فلسفية الرواقي داينيا وأصلك أمبو تمام آحاد بشر برابرن آزاد تين دنيا وبرابرن لذا أم مسألة كلن جنبين نظري بوتا تطبيقي وعملي أو دولتي كبو بار أول بند ناف آسمان أو ريت ومسألة حقوق برجست أكاتو كام دولتها يالات متحدة أمريكا بس تو انقلابك جركة انقلابك جركة كبظاهر مشروعية آسمانجي بخي أم انقلاب لكشو كافي لبريطانيا ناكافي ناوي لبريطانيا بكافي بو تو نگه لبریتانیا بکفه او وقتی شه پادشای بریتانیا لبین چه دستگاه اشرافیت بریتانیا لبین چه نام اتفاق ناکفه بوی تو اوینی حکومت های قهقرائیه دول اروپایی گشتیانه بینینو خاندان سلطنتی سوئد خاندان سلطنتی نروژ خاندان سلطنتی هلند خاندان سلطنتی بلژیک خاندان سلطنتی بریتانیا گشتی لسر ئەریکەی قدرت ئەمێنێتەوە پس ئەم پس لەرزە و ئینقلابە ئەوەڵ فڕێ ئەدەنە کوێ فڕێ ئەدەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا وەختی پارەدایم شیف دەکەن وەختێ گەرەکیانە بیگۆڕن کە ئەم گۆڕینە دەرئەسەر دوو ئتفاقە یەکێ جنبش ئیسلاح دینی پروتستانیزم ويكي در أثر ظهور مودرنيته يا كشمكش دوران الرونيسانس خروجيك إيشي بيوتو چي؟ أم تغييرك إيشي بيكا؟ خروجيك إيشي بيوتو انقلابك كبارادايم شيفت بكا أم انقلابنا يوني إنجلستان بيكات چون أوانيك خليك أم كارا أكن أم بارادايم شيفت أكن صاحبانا قدرت خوانا أنقرك لقدرت بكفن دي إيشي برون أم كارا لكوي بكان تماشاك اتفاقك لدورانه دواي تفكرات إصلاح الديني وبروتستانيزم لأوروبا أكافي أمسا أوروباي متحدة يكاسة لجيرة فرمان كليسايا كاثوليك أترازي ليك لقرا چي دروزكا لقرا جلجاوية أخلاقي وجلجاوية مركزية أخلاقية بشر أوروباي دروسكا چون إتر اتحاد همگون درون جامعة أوروبا نماغا نه پروتستانیزم چه تجير بارا كاثوليك نه كاثوليك چه تجير بارا بروتستان وأمانة أصولا ناتو أن يكتري بقرن والنهلهاي مختلفة كالأمانة تدرو أي شيء أيوة باعث انسجام دي أم ليك باشيان وجلجان وأم قورينا أم تغييرك إيجادي زو بشي كوي كينو چون كوي كينو كاريكينيا بمتني شي بيترف كنا بروتستاني ويد نا كاثوليكي ويد كاما متن
متن الرواقيون بڕۆینە سوراغە 2000 ساڵە پێش بڕۆینە دەست بۆین بۆ قوانینە تەبیعی لە زایاڵەتی متحدەی ئەمریکاوێتەوە مەهدە چی؟ مەهدە قوانینە تەبیعی 3 ئەسڵ حق حەیات ئازادی حق مالکیەت و ئوسولێکی تر وەکو بە شوێنە خۆشبەختی و سەعادەتا گەڕیان ئەمانە ئەوەن و ئوسولە ئینسانیە کە غەیرە قابلە پرسیارن ئەمانە حقوق تەبیعین کە تەبیعەت بە ئینسانی ئەدات و ئینسان لەگەڵ ئەم حقوقە تێدە دنیا نە جێگەی سوالن نە حەقا سوال بکەین نە حەقا شەکی دەربارە بکەین ئێمە وا فکرەکەین ئێمە وا فکرەکەین واسە پس ئەو نقطەیە تەغیرە لە ئەمریکا و ئوروپا چۆن بە وجود تێ ضرورت بە وجودی تێرێ ضرورت کێ ضرورت مبارزات مردم جدا واسە بۆ ئەوڵ دەفە لە ئەمریکا ئینقلاب حقوق کرێ بعد لە فەڕەنسا ئینقلاب حقوق بەشەر و مافە شارۆمەندیە کرێ بە فاصڵەی چەندێنە یەکتری بە فاصڵەی 4-5 ساڵ لە یەکتری چۆن ئینقلابە ئەوڵە کە ئینقلابە حقوقە ئەوەی تۆ پێشی مافیە من و مافیە ئەو و مافیە بەڕاستی ئەو مافیەکەی فێر و گەلوا لە خۆت و لەقلەقەی دەمتە فڕێدەی ئەم ئینقلابە مافیە لەکوێ کرێ لە ئەمریکا کرێ ئینقلابە مافیە مرۆڤ لەکوێ کرێ ئینقلابە فەڕەنسا دوو خروجی هەست حقوق بەشەر مافە مرۆڤ و مافە شارۆمەندی سیڤیل ڕایت ئەمە پارادایم گۆڕینی جەهانە تەلاش نییە دەرڕاستای بەرقەراریە ئازادی چون هەرواکە لە کاتە حکوومەتە کلیسا و دووکەکان و پادشا و تەبەقات و مۆنارشە بەر ئوروپا دروسە ئەمانە لە لەحاظە نەزەری و قبولیان کردبوو لە ئیجتماعات ئوروپا بە پێچەوانەی فەلسفەیە ئەرەستوو کە لە لەحاظە سیاسی بەکاریان بردوو ئەرەستوو عیداڵەت بەمە ئەوێنێ کە پیپڵ کە خەڵک لایقی ئەوەسە وا لایقیسی یعنی چی؟ یعنی ئەگەر کاورا نۆکەرە بۆ بەردەست کۆیلەس خوا بۆ کۆیلەی دروستی کردگە ئەگەر کاورا پادشاس خوا شیرین دروستی کردگە هەر خۆی شیرینە ئێشێ پادشاوێ ئەمە بەکار نەهات لذا لە نەزەریە ئەرەستووی بەرابەری مەوجود نەبوو ئەمانە لە نەزەرە نەزەری و ئیپیکوریانیان گرت بەڵام عەمەلەن ئەرەستویان جێبەجێ کرد دروسە ئەمانە نەزەرەن وتیان بۆ خاترێمەی تەتابق پێیا بکاتە کە دینە مەسیحە نەزەرە ڕەواقیون دروسە کە ئینسان ئازادە و ئینسان بەرابەرە لە لەحاظە حیسیەت ئینسانی و ڕۆحە بەشەری بەرابەرە بەڵام حەج وەخت تەطبیقیان نەکرد حەج وەخت بە سوورەتە عەمەلی لە ناوە جامعەکانە جێبەجێ نەبوو حەج وەخت ئەم بەرابەریە سوورەتی نەگرت حەج وەخت لە لەحاظە حیسیەتۆ بەرابەر نەبوون گوین کە دوای ئینقلاب ئیاڵەتە متحدەی ئەمریکای شەمێنە اتفاقەکە فێ ئەلا ڕەقم ئەوەی کە ئیدعایەکەن حەج وەخت ئەمەلی ناوێ پس نقطەی قووەتی ئیاڵەتە متحدەی ئەمریکا چییە؟ ئازادی نقطە زەعفەکەی چییە؟ ئازادی ئایا ئینسانێکی کوردی ئەتوانێ شەڕ ئەم ئیاڵەتە متحدەی ئەمریکا بکات؟ بەڵێ ئەتوانێ بەڵێ بە مەتنە خودی ئیاڵەتە متحدەی ئەمریکا لە ئیاڵەتە متحدەی ئەمریکادان كاملا دروسة بمتن ادعائي ومورد تقاضى ومورد فخر غرب تواني بين غرب هرب امرحتي خب بس ايما فعلا خليكي لسر دو خطي قساكين لأول وتي هر ملتي كي بيكو لكياك وقت تشخيصي داقلكي جيبيتو حقي تبيعي خويسي كجيبيتو والدلائل شي بو خاطري واحترام بنيت بنجابة إنسان وعقائد إنسان دلائل خوي رابكا بابين سنوي ما این حقایق را که همه افراد بشر یکسان آفریده شدند که خالق آنان حقوق لا ینفک ویژه‌ای به آنان بخشیده است که حق زندگی، آزادی
بە جستجوی خۆشبەختی از جمله این حقوق هست که برای حفظ این حقوق دولت‌ها در میان مردم تشکیل شدند. لەگرا چووە سەر ئەسڵەکەی ڕەواقیون باسی کرد ئەوەی کە من بەحسم کرد قوانین طبیعی حقوق طبیعی قوانین طبیعی چین لەگە دەست پێکە ما این حقایق را که همه افراد بشر یکسان آفریده شدند ئێمەم حقیقت کە تەواوی ئەفرادی بەشەر یەکسان خەلق بووگن کە خالق ئانان کە خوای ئەوان خالقەکەیان یا خوا یا تەبیعەت هەرچی حقوق لا ينفك حقوق کە لێیان جگێ ناوێتەوە ئەم حقوق لێیان جگێ ناوێتەوە بۆیە تۆ ئەوێنی کانت ئێژێ ئینسان ئازاد بە دنیا هاتکە و ئازادی جزء ئەسڵە ئینسان بوونە و هیچ ئینسانێ حەقی نییە بۆ منفعەتە خۆیشی ئازادی خۆی مەعامڵە بکە بە مەحزێ ئازادی خۆی مەعامڵە بکە بۆ منفعەتە خۆی لە ئینسانیەت ئەکەوێت. کانت چیەژێ؟ کانت حد لەسەر ئەم قسە ئەوێسێ لەسەر ئەم حقوق تەبیعی ئەوێسێ کانتیژێ چی؟ ئێژێ ئازادی جزء ئوسوڵ لا ينفك ئینسان بوونە هیچ ئینسانێ حەقی نییە بۆ منفعەتە خۆی ئازادی خۆی مەعاویزەکە. جا ئیستە کاکەی هەولێری خاس گوێ وا پێ کاورای زاخۆی گوێ وا پێ کاورای سلێمانەی گوێت وا پێ وەختی تۆ ئازادی خۆتت بە عنوانە ئینسان معامڵە کرد بە ئاوتەماتەی تورکیە بە فەردە ئاردەکانە ئێران بە موچەکەی بەغا تۆ ئینسان نییە. خاس گوێت وا پێ کاوراوە هاربووگی بۆ ئەمریکا گوێت وا پێ ئەها وەختە حەپە بێ وەختە بقرتێ بۆ ئەمریکا ئەها وەختی گەرەکتە بێژی فرە مسەقەفی کوڕ و کەنیشکەکەت ئەهەنێریتە زانکۆی ئەمریکایی تەرمێ $10,000 دەی. خاس گوێ بگرە وەختی تۆ ئازادی خۆت و اختیاری خۆتە بۆ منفعەتە یعنی بۆ پارە بۆ نان بۆ ژیان فرۆشت بە ئینسانێکی تر تۆ لە ئینسانیەت دەرهاتگی بەر ئەساسە ئەمە سەر ڕاپەڕین هەڵەگەڕێتەوە و تۆ ئێژێت تۆ خۆت جمێنی وە بەشەریەت ئیستە تۆ لە بێڕێزی ئەترسی مەچەی هجری گوێت وا پێ حەپۆ دار و دەسەی پەقەقە گوێت وا پێ جەماعەتە کۆمۆنۆڵ باز تۆخمە دموکراتە قاسملو گوێت وا پێ ئەها من پێت ئێژم تۆ وجودت تۆهینە بە بەشەریەت ئیستە فەهمیت لەکوێتێتە دەرەوە ئەمە جمێن نییە تۆ وجودت جمێنە بە بەشەریەت تۆ وجودت تەفەکرت قسەکردنت تۆهینە بە ئێمەس. ئیستا فهمید ئەمە فەحاشی نییە و تۆ وەختی ئەمە ئێژی جەهالەتە خۆت دەرەکەی و من حەقم هەست بە تۆ بێژم دەهاتی حەقم هەست لە ناو مشتی ئەحمەقا گیرم کردگە. تۆ فکرەکەی فرە ئاقڵی کە ئێژی من پوڵە بەغام گەرەکە وەلێ ئازادی خۆمم نەگەرەکە چون تۆ لە ئینسانیەت ئەکەوی بۆیە دانێ ئەمریکایی تۆ وەکو بەشەر ناوێنی تۆ وەکو حەیوان تەماشاکە هەر وەکو کاوەڕ سەیراکە باوەڕکە ئەوەنەی کاوەڕی ئەرزشە نییە چون تۆ بۆ تەماشاکە ڕەواقیون وتیان وەزیفەی ئێمە تەعقیبە سەرچاوەی ئافرینش نییە گەڕاندنەوەی حیسیەتی ئەخلاقیە بۆ ئینسان و بۆ ئەوەڵین بار چمکە ئینسانیەت لە فەلسفەی غەربە طبق مدعای غەربیەکان من ئەمە ئێژم ها بۆ ئەوەڵین بار ئینسانیەت ڕەواقیون دروسیەکەن چمکە ئینسانیەتە و ئینسانیەت و مرۆڤایەتی و ئینسانیەت و مرۆڤایەتی هەر هەڵەخەیتەوە لە خۆت و ئێژیتی ئینسانیەت و مرۆڤایەتی ئەزانی یانی چی کاورە حەیوان یعنی تۆی ئینسان بۆ
بۆ شخصیەتە ئینسانی خۆت حیسیەت قایلی. یعنی تو بۆ خۆت لە لەحاظە ئەخلاقی و حیسیەت قایلی بۆ ئەوی تۆ ئینسان، چون دوو چاوت هەس و دەمە قۆپان ئەەکەیتە بێ و بەڵگە گوێیە زلە هەس و ناوگەڵێ تەکیاگە هەست و ئینسان نییەی. فەهمیت کاورە حیوان؟ تۆ وەختێ لە حیسیەتە ئینسانی خۆت بۆت مهم بوو ئینسانی و ئینسانیەتت پێ ئەخوا. پس ڕەواقیون وتیان احتیاجی نییە خوا لە ئاسمان بۆ ئەمە داخا، یەکچێت ئەمە تێڕێتەوە. ئەگەر ئەمە وەحوێت لەبین ئەچێت، ئەمە قسەی پێغەمبەرێکی لەبین ئەچێ، چی باعث ئەوێت کە ئەخلاق ئینسانی لەبین نەچێ؟ چی باعث ئەوێ؟ خود ئینسانێ کە ئەم ئەخلاقە ڕەبتی هەز بە حیسیەتە ئینسانی. یعنی ئینسانی خۆی لە مەقامە ئینسانی دەرناهێرێت. دەی تۆ کاورە، تۆ لە نۆکەر نۆکەری، لە دزدزی، لە حیز حیزی، تۆ بۆچی خۆت نافرۆشی؟ بێژە بۆچی خۆت نافرۆشی؟ نە بۆچی خۆت ئەفرۆشی، بۆچی نایفرۆشی؟ بۆ ئاوتەماتە، بۆ فەردە ئارد، بۆ سریاڵە تورکی، بۆ مەعاشەکەی بەغا، بۆ مەعاشەکەی تاران، بۆ مەعاشەکەی ئەنکارا، بۆ چی خۆت نافرۆشی تۆ؟ دەی تۆ وەختی ئەم کارتە کرد لە چی ساقت ئەوی؟ لە ئینسانیەت ساقت ئەوی. حاڵیت بوو؟ ئامریکا فقط فیلمە پۆڕن و دیلدۆ نییە ها، لوبرەکەیت نییە ها، قرسە وایەگرا نییە ها فقط ئامریکا. تۆ ئەمانە ئەوێنی هاری ئەوی. ئامریکا هیچ شتێکی ترە کە ئەم ئدعاکە. ئامریکا ئامەتنەسە، ئامەتنەوە تۆ فکرەکە ئەسڵ مهم نییە بیخوێنی تۆ بیزانیت. نە تۆ فرە لەمەت زیاتر فکرەکەی تۆ حەز بە شەجەریان ئەەکەی ماڵ کاول. خەیلێ مهمی تۆ، خەیلێ مهمی، خەیلێ بێکەرامەتی. سێکە ئەمانە فەحاشی نییە، ئەمە سفەتێکە کە بە تۆ تەعەلوق ئەگرێت. تۆ وایتە کە ئەم سفەتە پێ تەعەلوق ئەگرێت. تۆ خۆت، وجودت، نەفەسکێشانت، هەڵس و کەوتت جمێنە بە بەشەریەتە، ئینسانیەت. تعریفم کردو بۆ یعنی چی؟ خب ئەم حقوقە چین؟ یەکێکیان حەقە ژیانە، یەکێکیان حەقە ئازادیە، یەکێکیان بە شوێنە هەپینسا گەڕیانە، سەعادەتا گەڕیانە، خوشبەختی. هەوانەوە بە زوانە فاسومی پێژن خۆشگوزەران، ژیانە خۆشگوزەران. ئەمە نازانم ژیانە خۆشگوزەران یعنی چی؟ خۆشگوزەران خۆش ئەگوزەرێ. چۆن خۆش ئەگوزەرێ؟ پەنج پاڵەوانەکەیتە خوارۆ، سێدانەی وانە سوارە یەکتریوە. چۆن خۆش ئەگوزەرێ؟ ژیانە خۆشگوزەران. ئەوەسە کە تۆ ئێژی زوان ئەحمەقانە ئینسانە ئەحمەق دروزەکە. ژیانە خۆشگوزەران. و جستجوی خوشبختی از جمله این حقوق است. لم حقوقانەسە ماف گووا پێ کاورای مافێ دەمە قۆپان، گووا پێ کاورای گاندی باز، گووا پێ کاورای چۆلەکە بازە تڕلی و کەرە ناوە خیابان، گووا پێ. خۆ ئیسا حکوومەت ئێشێ چی بکە؟ حکوومەت ئێشێ چی بکە؟ کە بەرای حفظ ئەم حقوقە، کە بۆ حفظ ئەم حقوقە، کامە حقوق؟ ئازادی، حەقە ژیان و حەقە گەڕانە بە شوێنە خۆشبەختیە. ئینسانەکان تێن دەوڵەت دروسەکەن، ئەمان وائژن ئینسانەکان تێن دەوڵەت دروسەکەن کە چه اتفاقی بکەوێ؟ حەقە ژیانیان بوێ، حەقە ئازادیان بوێ، حەقە بە شوێنە خۆشبەختیە گەڕیانیان بوێت. هەپینەس. ئەمە ئەمانێژی نییە ها، ئەمان چوونە سەر حقوقە تەبیعی، ئەمە کەشفە ئامریکایەکان نییە ها، ئەمە کەشفە دەورانە مۆدەرن نییە ها. ئەمە قسەی کێز؟
قسەی ڕەواقیونە. پس دەوڵەت بۆچی دروست بووگە؟ بۆ دانە حەق ژیان، بۆ پاراستنە حەق ژیان، بۆ پاراستنە ئازادی و بۆ پاراستنە ئەم حەقی کە تۆ بە شوێنە خۆشببختی ئابڕۆیی و کەس بەری پێ نەگری. دەوڵەت بۆ ئەمانە دروست بووگە. جەوامع دەوڵەتی بۆ ئەمە دروست کردگە. دەوڵەتی بۆ کۆنتڕۆڵ دروست نەکردگە. دەوڵەتی بۆ ئینقیاد دروست نەکردگە. دەوڵەتی بۆ بە کۆیلەکردنە تۆ دروست نەکردگە. هەر تەبقام ئەسڵە تەواو ساختاری یاڵەتە متحدەی ئەمریکا، تەواو ساختارە دووەلە غەربیە چێتە ژێر سوال. ئەو کۆنتڕۆڵە تۆ لە ژێرە پاراستنە گیانە تۆەکە. ئەو بێدەسەڵاتکردنە تۆ لە ژێرە پاراستنە گیانەتە for your own safety. ئیستا ئەفەهمی کەلەماتێکە ئینگلیسی بەکاریەوات جۆل بەکاریەوات. ئەو ئەفەهمێ وەختی تۆ بە کۆت و زەنجیرە کێشێ بەر ئەساسە چی ئەیکێشێ. ئەو تۆ دەستگیرەکە ئەژێ for your own safety. بۆچی؟ بۆ ئەمنیەتە خوات. بۆیە تۆ ئالەگرا ئەوێنی ئەمانە علمە ڕەوانشناسی دروستەکەن چیەکە؟ ئەتیکەت ئەدالەتەوە. ئەژێ تۆ شێتی، وەختی تۆ شێتی تۆ فلانە دیسئۆردەرە هەست. ئەشی قورسکەینە حەڵقە لە ماڵا وەکو گۆشت بکەفی، وەکو گۆشت ناکەفی ئەوەی نەشێتخانە لەوێ کۆنتڕۆڵە ئەکەین. بۆچی؟ بۆ خاتر ئەمنیەتە جامعە تۆ ئەگرین. ئیستا تۆ وێنی ئەساسە بەرنامەکانیان لەسەر ئەمەدانین. پس ئامانە ئوسوولەن نایەن بێژن حەقە زیندگی یعنی چی؟ ئیستا تۆ لەم سەرزەمینە ئێمە مەشیە کەسانێ بوایەنە ئەم بەتنیانە بە هاوردە بیان وتایە حەقە زیندگی یعنی چی؟ بیان وتایە ئازادی یعنی چی؟ باتایەنە بیان وتایە بە شوێنە خۆشببختی گەڕیان یعنی چی؟ تا دەوڵەت نەتوانێ تحت ناوە ئازادی، تحت ناوە حەق ژیان و تحت ناوە بە شوێنە خۆشببختی گەڕیانە تۆ منقاتکە، تۆ بە بەند بکێشێ، تۆ کۆنتڕۆڵکە، تۆ لەبین بووە. وەختی لە جامعەیەکە ئەم مەفاهیمەی کە بوو گەسۆ ئەساس ڕەفتارە دەوڵەتەکان بە تایبەتی دەوڵەتهای غەربی تعاریفێکی گونگن، تعاریفێکن کە مشخص نەکریاگە تعریفەکان چییە؟ چه شکلی حەقە زیندگی لە ئینسانی ئەگیرێ؟ حەقە زیندگی یعنی چی؟ ئازادی یعنی چی؟ خۆشببختی یعنی چی؟ پە تۆ لەگرا ئەوێنی وەختی ئەمانە لە ناوە ئەم ئیعلامیە ئستقلالە ئەمریکا قسە ئەکەن تعریفیان لە ئازادی تعریفێکە کە ئادام سمیتێکە، تعریفیان لە بە شوێنە خۆشببختیە گەڕیان کە ئەوێت و عیداڵەت، ئەوێت و چی؟ ئەوێت و تعریفێکە جان لاک ئەیکە. بعد تۆ ئیشێ بزانی وەختی تەکە یاڵەت متحدەی ئەمریکا دەرئەکەفی چۆن حەملە ئەەکەی بە تعریفە جان لاک، چۆن حەملە ئەەکەی بە تعریفە کێ؟ ئادام سمیت. ڕخنەکانە لەکوێ ئەگرینەی؟ لەکوێ بە ئینسانی غەربیە سابتەکەی تو نە ئازادی ئەفەهمی، نە ئازادی تەطبیق ئەەکەی، نەهای بە شوێنە ئازادیە، بەڵکە ئەوەی کە تۆ دروست کردگە سیستەمە ئینقیادێکە وا بەشەریەتی لە ماهیەتە بەشەریە خۆی دەرهاوە. که برای حفظ این حقوق دولتها در میان مردم تشکیل شدند و قدرت خود را از رضایت کسانی که تحت حکومتشان هستند کسب می کنند. دولتکان قدرت خویان لکی کسب کن لمردمانك كبسريان وحكومت أكن وقدرتي عن لمردم قرتقا دولت قدرتي لمردم قرتقا نلخوا نلا إيالة متحدة أمريكا نلا سازمان ملل متحد دولت قدرتي لكي قرتقا لمردم قرتقا پس لەگرا تۆ ئەوێنی مەشروعیەت دەسەڵات
ئەگۆڕێت لە ئاسمانگۆ ئەخرێتە اختیارە مەردەم تحتە ناوچی گرێبەستە اجتماعی. ئالەگرا تۆ سوحالەکەی لەخوات ئەی جۆرجە سێومە پاشای بریتانیا بۆ لە قدرەت ناتە خوار و دێ خۆ قدرەتەکەی خوادابوو بێ ئەی خاندانە سەڵتەنەتی سوئد بۆ نهاتنە خوارەوە ئەی ئەوانەی نۆروێژ بۆ نهاتنە خوارەوە تۆ ئالەگرا ئەوێنیت ئەم پارەدایم شیفتە گوزارە بە دنیای سەرمایەداری و مۆدێرنتێشی لە ایالاتە متحدەی ئەمریکا اتفاق بکەوێ چون ناوی خاندانە سەلتەنەتی بریتانیا لەبەینچێت سوئد بلژیک هۆلەند لەبەینچێت ناوی لەبەینچێت. کە هەر زەمان نوعی از حکومت که این اهداف را تخریب کند این حق مردم است تا آن حکومت را تغییر دهند یا سرنگون کنند. پس جوامع بۆ خاتری پاراستنی حەقی ژیان ئازادی و بە شوێنە خۆشبەختیا چوون دەوڵەت بۆ خۆی دروستەکە. دەوڵەت قدرەتی لە مەردم ئەگرێ و مەردمان تا زەمانێک ئەم دەوڵەتانە حقوق تەبیعیان نەخەنە ژێرە سوال حەقی مالکیەت حەقی ژیان ئازادی بە شوێنە خۆشبەختیا گەڕیان و تەواوە حقوق تەبیعیەکە ئینسان هەسی. ئەگەر دەوڵەتەکان تەخریبی بکەن خەڵک حەقی هەست ئەم دەوڵەتانە قیام کا بەر عەلەیهیان حەقی هەست خەڵک قیام کا بەر عەلەیهە وها دەوڵەتێ. بەم دەسە کە بچین ئێمە ئیشی بین ئیمڕۆ لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بریتانیا و مابەقی کشوەرەکان بەڕەسی بکەین ئایا مالکیەت ئیمکان پەزیرە لە جیهانە نێئۆلیبراڵیانە. ئیشی بین بەڕەسی بکەین ئایا زندگی ئێمە تحتە نەزمە کۆرپۆریشنیە ئەمانە پارێزرایگە ئایا ئێمە دارای ئەمنیەتین دارای ئەمنیەتە عاتفی ڕۆحی ڕەوانی ئەمنیەتە کاری ئەمنیەتە ئایندە هەبوونە اعتماد عمومی و فەزای مطمئن اجتماعین ئایا هەین لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا و لە کشوەرهای ئەوروپاییە. ئەگەر هەین ئەمێش تعریف ئەم حقوقە بکەینەوە و بعد بین بەڕەسی بکەین بزانین کۆرپۆریشنە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئینتەرپرایزە ئیاڵەتە متحدەی ئەمریکا چەندێ لەم شعارانە ئەیدات ئەمەڵی کردەگە چەندێ حەقە مالکیەتە مەردمی محتەرەم شمار دەگە حەقە گیانە مەردمی محتەرەم شمار دەگە حەقە ئەوەی کە ئینسانەکان بەرەو خۆشبەختی بڕۆن محتەرەم شمار دەگێسی و حەقە مالکیەتیان و حقوقە ترە تەبیعی کە ئەمانە ئیدعاکەن سەرزەمینە ئازادین کە ئەمانە ئیدعاکەن هەن بە شوێنە ئازادی و ئادەی ئێمە بابێن بەڕەسیکەین بزانین لە جامعەی ئەمریکا ئازادی مەوجودە. ئەمەسە تۆ بە عینوانە خاوەرمیانەیە حەج وەخت فکر ناکەی لە بەرامبەر غەربیە کاتوانی بێسی قسە بکەی چون تو نە ئەفەهمی غەربیەکە چی وتکە نە ئەفەهمی ئیدعاکانە غەربیەکە چییە چون تو نافەهمی چون تو ئینسان ئەحمەق کریاگێکی پۆست و پایەیەکی ئەم پێت داگە مەردمە خۆت نابووتکەی جاهلێکی تو ئیستە نازانی دەرزەکانە ناوپای ئیاڵەتە متحدەی ئەمریکا کامەسە کە من تێمەسەریان. پس تۆ بە عینوانە ڕووناکبیر مەشایەکی لە کارەکانە ئەمە وایە بەهاتایەتە بدوتایە حەقە ژیان یعنی چی چون تۆ بە مەفاهیمە کارە هەست دیمۆقراسی شوانی ئەگری لە کڵۆسوچێکی ئەم کوردستانە باسە دیمۆقراسیەکە وەختی گەرە کەسی دووخێنەکەی و ئەنجنەکەی بێرێتە خوارەوە وەختی کەنیشکێ گەرە کەسی بێ پرنسیپ سەکسکە ئەژی ئەگرا دیمۆقراسیە تۆ لەمە تێگەیەکی تێ هەڵدریاک ئەی تۆ چۆن نایی دەرمەوردە حەقە ژیان قسە بکەی بۆ نایی ئەی بۆ نایی دەرمەوردە ئەم حقوقە تەبیعیەسن چییە بۆ ئەمریکایەکان ێژن ئاغا ئەم حقوقە تەبیعیە قابلە چانەزەنینیە بەدیهیە تەواو ئێمە دانانیشی لەسەری قسە بکەین. کارە ڕۆشنفکری چی بوو کارە فیلسوفی چی بوو بۆ خاترەوەی تۆ بفەهمی ئیاڵەتە متحدەی ئەمریکا چێت دەرزووە لە ناوپایە مەشیا چیت بفەهمەی ئایا مەشیا بچوایەتە تەعقیب بکردایە بزانێ ئازادیە مۆردە ئیدعایە ئەمانە ئایا لە جامعەی ئەمانە مەوجودە ئەمانە چ ئازادی ئیدعاکەن مەفهومە ئازادی چۆن مەفهوم بەندی کریاگە و فورموڵ بەندی کریاگە لە ناوەمانە
جاوت نەبیدی تۆ فقط دەزانی چی حاڵیتە. تۆ فقط لە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا بەخشە پۆڕن و دیلدۆ و لوبرەکەیت و ماشێن و تەحەیر و هالیوودە بۆ مابەس و هەرچێکی تر نیەی تۆ. بۆیە وەختە بەقرتەی بۆ ئەمریکا و تۆ فکرەکەی ئیاڵاتە متحدەیە ئەمریکا قابلە حەملە نیە. ئیاڵاتە متحدەیە ئەمریکا لە داخڵە خۆی قابلە حەملەس. بە مەحزێک لەم دنیا عدەیە ڕۆڵە پەیدا بوو کە بە مەردمە ئەمریکا سابتی کرد نەک ئازاد نیەن بەڵکو مشتی کۆیلەی بە ئینقیاد کێشیاگەن. ئەو وەختە تۆ ئەوێنی لە جامعەی ئەمریکا حرەکەت دەست پێکە یا دەست پێ ناکە. کارای بێ وجود. و این حق مردم است تا آن حکومت را تغییر دهند یا سرنگون کنند و به جای آن دولت جدیدی بنشانند و پایه‌های آن را بر اصولی بنیاد نهند و قدرت آن را طوری سازمان دهند که از نظر آنان بیشتر احتمال برای حفظ امنیت و خوشبختی آنان را در بر داشته باشد. پس ئەم مردمە حەقیان هەست دەرمقابلە حاکمیەتێکا کە ئوسولە تەبیعی و قوانین تەبیعیە واتە ژێر سوال و تەخریبیانەکە قیام بکەن و دەسەڵاتێکی تر دابنێن کە ئەمنیەتیان بۆ جێبەجێکە و خوشبەختیان بۆ تاقیب بکە. هەر تبقەم ئێلامیە دا بێ زەحمەت بێن ئێوە ئەمنیەت تعریف کەنەوە. ئەمنیەت یعنی چی؟ کاورای دموکراتی، کاورای پەکەکەی، کاورای تۆخمە حەپۆ وە کۆمناڵەگەر کەسە دەست و وەکو قەح بەسەر و خوارەکەی پێ چریقێنی وەکو ئاپاچی. ئەمنیەت یعنی چی؟ بەچی ئێژەن ئەمنیەت؟ چۆن ئیاڵاتە متحدەی ئەمریکا دووەلە غەربی ئیدعا ئەکەن کە ئەمنیەتیان بۆ مەردم هاوردەگە؟ تعريف أمنية چییە؟ تۆ مبارزە ئەکەی بەر عەلەیهی ئیاڵاتە متحدە، بەر عەلەیهە ئیمپەریالیزم. تۆ دەربهێترین حاڵەتە لەسەر ئەندیشەکانە چەپ حملە دەکرد بە سەرمایەداری. بۆ؟ چون سەرمایەدار چرخەی تەولیدی گرتووە دەسەوە کە چیە کرد؟ ئەرزشە ئەفزوودەی ئەدزی. تۆ بۆ ئەرزشە ئەفزوودە شەڕاکرد. ئیسە سوالەکەم ئیاڵاتە متحدەی ئەمریکا ئیدعا ئەکا سەرزەمینێکی ئەمنی دروست کردە بۆ ئینسان. ئەمنیەت یعنی چی؟ ئەمنیەت یعنی چی؟ تا تۆ بزانی بە ئیاڵاتە متحدەی ئەمریکا چۆن ئەتوانی حملە بکەی. کامە ئینسانە مدرنە پۆست مۆدرنە ئەمریکایی ئمڕۆ لە جامعەی خۆیان ئەحساسە ئەمنیەتە عاتفی، ڕۆحی ڕەوانی، اقتصادی، سیاسی ئەکا. ئەمنیەتە فیزیکی ئەکا. جاوامعێ کەژوەرانە غەربی بە تایبەتی ئەمانەی ئەو لیبراڵە مارکەتینگ سۆسایەتی ئینسانەکانی وانە ناوە عەدەمە قەتعیەت و ئەنسەرتەنتیە، وانە نائەمنی مطلقە دائمیە، چ لە لەحاظە شغڵی و اقتصادیوە، چ لە لەحاظە عاتفی و ڕەوابطە ئینسانیوە. ئەمنیەت یعنی چی؟ چۆن تۆ دانەیە کوردویت فکر دەکرد دانەیە ئەمریکایی فرەحاڵی خاسە هەرچی ئەو ماچێ ختمە کەلامن ئەوە ڕاگەی عشقە نەڕایە حەمامن. هەرچی دانەی ئەمریکایەژیتی تەواوە. یەخە بە دانەی ئەمریکایی بگوێ پرسە ئەمنیەت چییە؟ کەمانە ئیدعا ئەکەنێشی بیوێت. خۆ بڕۆن بزانن جامعەی ئەمریکا ئمڕۆ بە معیارها و تعریفێکە ئێوە لە ئەمنیەت ئێشی بیکەن چەنێ ئەمنە لە حەچی زەمینەوە هەسا. ئایا ئەمە دۆزەخە بۆ ئینسان دروست کردیاگە یا زندگیە تحتە ناوە ئازادی؟ ئیستازانی دیبەیتەکانە ڕاپەڕێنە سەر کوردەوارە سەر بەخۆ ئەلەکی نەبوو. وەختی ئەهات لە داستانە مۆدێرنیتە قسەیە کرد، وەختی بەحسە ئینقیادە ناوە ئوردوگاهەکان یەکرد بە ناوە شار.
وەختی بەحسە عەدەمە قەتعیەتەکانیە کرد، وەختی بەحسە عەدەمە نائەمنیەکانە ناوە جامعەیە پۆست مۆدێرنە نێئۆلیبەراڵیە ئەکرد لە ناوە مارکتینگ سۆسایەتیە، وەختی تەعقیبە ئەخلاق ئینسانیە کرد و ئەیوت ئەمڕۆ پوڵ بە تعریفە ئامریکایی و ئەنگلا ساکسۆنی چی ناتوانێ بسێنیت؟ چی ئینسان ناتوانێ بسێنیت؟ خۆ چەندێ لەم شعارانە و ئەمریکا ئیدعاءەکە بەر ئەساسە ئەمە دانریاگە و ئەمە سادرەکە بە جەهان. ئیمڕۆ نێئۆلیبەرالیزمە ئیاڵەتە متحدەی ئەمریکا کۆرپۆرێشنە ئەمریکایی و سازمانە سوڵتەی جەهانی جودۆ کریستیانەتی ئیدعای ئەکا تەحەققی پێیا کردگە. چەندێ لەمە ئیسە زانیت تۆ لەگەڵ ئەمریکایە چۆن دەرەکەوی و ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ چۆن دەرکەوتگە. ئیستا زانیت من بارهاوتم ئەگە کوڕن بێن بمانوەنە گوانتامانۆ یعنی گوانتانامۆ بە مەسخەرەوە با بمانون دادگاییمان کەن، با بمانون ئێمە لەسەر ئەساسە ئیدعای یاڵەتە متحدەی ئەمریکا تەکە یاڵەتە متحدەی ئەمریکا دەرەکەوین تا بزانین یاڵەتە متحدەی ئەمریکا سەرزەمینە ئازادیە. ئەمانە نەوادەگانە ئەم ئیتلاعیە و ئیعلامی دوو دەمەمەنە کە تو دوو کارکردی هەست. بابێن بیگرن ئایتە کاورای کاول تۆ نافەهمی، تۆ فکرەکە ئێمە فەحاشیەکەین بەمانە چون تۆ ئینسانت جاهلیکی خۆت، چون تۆ فکر ناکەی دانەیە کورد ئەتوانێت لە بەرامبەر 400 ساڵ تاریخێ ئیدعاییە کەل لە زلەکانە غەربا بوێسێت. فکر ناکەی دانەیە لە بەرامبەر ئیدعایە ئەمریکایەکانە بوێسێت. کاورای ئەمریکایە فکرەکە تۆ مشتی حیوانی نافەهمی، ئەو حاڵی خاسە چون فکرەکە تۆ حاڵە خراوە، چون فکرەکە خۆی پێوانەیە هەرچی شتە لەم دنیا، و فکرەکە تۆ عەقڵە هەست بفەهمی ئیراد لە ئەو بگری، و فکر ناکە تۆ قسەیش هەست بۆ ئەو بۆ جامعی ئەو بۆ نگاهە ئەو بۆ سەرزەمینە ئەو. بۆیە وەختی دانەی وەکو فۆنتریەر فیلمە داگویڵ دروستەکە تەواوە منتەقدین لە سینەمای ئەمریکا حملەیەکەنە فۆنتریەر چون جامعەیە کەسیفە نێئۆلیبراڵیە یاڵەتە متحدەی ئەمریکا لە قاڵبی شارێکە لە فیلمە داگویڵا نیشانەدا و ئەخلاق ئەمریکایی و مردمان عادی ئەمریکا بە بازیە نیکۆڵ کیدمەن. دانەیە وەکو فۆنتریەر ئێشە قاچ بخاتە سەر دەمە ئەمریکایی تا ئەمریکایی بڕواتە دواوە بتەزێت بفەهمێت لە چێ لە جەنێکا زندگیەکە. که از نظر آنان بیشترین احتمال برای حفظ امنیت و خوشبختی آنان را در بر داشته باشد. دوراندیشی در حقیقت این گونه حکم می کند که دولت‌های با سابقه را نباید به دلایل کوچک و گذرا تغییر داد. الگرا افهمی بو دولت بریتانیا امینی تو دوراندیشی دوڕوانین باعث ئەوێ تۆ وا فکرکەیتەوە کە دەوڵەت‌های قەدیمی کە بۆ خاتری هەندێک اتفاقات بچووک ناوێ بیان خەی. بۆیە تۆ ئەزانی ئینقلابە ئەمریکا دەوڵەتە بریتانیا دروستیەکە کە چی حفزکە کە تەبەقەی مۆنارشە بریتانیا حفزکە لە بەرامبەرە گەردەنکەشانە جەدیدێکا کە قەرارە بێن. لەم پارادایم شیفتە بتوانێ بەقایای خۆی حەفزکە تحتە ناو مۆدەرنیزم ئەبیژێشی ژێر و ڕووبێت تام جەهانە ڕوبەڕووکە لەزا لەگرا تەبسەرێکی پێزافاکەن پەس مەردەمێشی چی نەکەن دوای ئەوەی کە حەقی هەست قیام کات و حەقی هەست شۆڕش کات و حەقی هەست دەوڵەتێکی تازەدا بنێ. بەڵام عاقیبەت ئەندیشی و دووڕوانین بە تۆ ئێژی چی بکە ئێژێت کە دوراندیشی در حقیقت این گونه حکم می کند. دوڕوانین و حکم پێیەکە کە دەوڵەت‌های با سابقه را نباید به دلایل کوچک و گذرا
تاغیردات دەوڵەتێک کە سابقەی هەست ناوێ بۆ خاتری دەلایلی بچووک لە بینی بووایی واز این رو همه تجربیات نشان دادن که بشر تا حدی که رنجها قابل تحمل باشند بیشتر متمایل به رنج کشیدن است لذا تجربه بشری نشانی داگە تا زمانی که رنجەکان قابل تحمل کردن بن بشر میلی به رنج کێشانە حەزی پێیەکە تا اصلاح خود از طریق الغای قالب‌های اشکالی که به آنها عادت کرده است لذا بشر بیشتر رنجەکان تحمل ئەکات تا بێت ئەو قاڵبە و ئەو فۆرمانەی کە عادەتی پێکردن بێڕۆخێنێ تەجروبە وایژی پس تۆ لەگرا ئەوێنی ئەمانە هەمان ئەسڵە ماکیاولیان بەکاربردەکرا ماکیاول وتی چی؟ ماکیاول وتی مردم حەزیان نییە خۆیان بگۆڕن تەمەڵەن ئێنرسیان هەست دانیشکن لەسەر جێی خۆیان عادەتەکەن بە سخافەت و عادەتەکەن بە خوێڕیگەری مردم و ماکیاول ئێژێ ئێشێ مردم چی پێ بکەی ئێشێ دەسە مردم بکەیتۆ شەڕە ئۆکێ ئەزانن ڕاپەڕین چۆن دەسە مردم ئەکاتۆ شەڕە تا ئەوانەی کە نافەهمن ڕاپەڕین چی کردگە لەم کوردەوارە خاس بەفەهمن کە ڕاپەڕین چی ئەکاوە شۆڕش یعنی چی بزانن مردمێک کە ئێمە بین حەزمانە خۆمان تەکان لەدەین چون فکرەکەین پولمان هەسوو مالمان هەسوو ژنمان هەسوو حقوقمان هەسوو شومان هەسوو کەسمان هەسوو نەمانگەرەکە لە خۆمانی بشێنین خۆ کارم ئەوە نییە کە ئێمە کورد بین مردم هەر بەعام لەم کوردەوارە ئێمە کردویانە مۆت دەوڵەتە ئێرانی دەوڵەتی جوولەکەی ئانوسی ئێرانی کردووە مۆت چی کردووە؟ هەرچی ئینسانە تەماعە درۆزنە بێشەرەفە چەپەڵە تحتە ناوە کۆڵبەر سازماندهی کردوون کاورە تەبلیغی تەلەڤیزیۆنی بۆ کرد جامعەی مەدەنی بۆ وەردە ناوە خیابان بە تەنیا جێمەهێڵەی بۆ ئەخوێند ئەی و کزۆڵن و بەو بەختن و باسەوادن و ڕێگەیان نیە و چارەیان نە و کار کێشیاوە جێگەی هەرچی حەیزە ئەکسی لە خۆی خست ئەی و من کۆلبەرم افتخارەکەمە کۆلبەری ڕاپەڕینە کوردووارە سەربەخۆ هاتووتی تۆ دانەیە هێسرە قاترە تەماعبازە بێشەرەفە گەوا دەبێ دایک و باوکی پدەر سەگ وەکو سەگ حەقیانەت بوو تۆ پێنن مەرتیکە هێسر بۆ چون نەیگەرەک و هێسری سخافەت تەماع بێشەرەفی کاورەیە حەیزە تێ هەڵدریاگە قاتر سفەتە بێوجودە دوور لە ئینسانیەت بێت تحتە ناوە ئینسانیەت و تحتە ناوە تەرەحومە ئینسانیە ئێمە وەزعیەتە چەپەڵە کەسیفە پەستە حەیوانیە خۆی بە سوورەتە مەطلوب بە ئێمە بفرۆشێتەوە ئێمە نەمانێشت ڕاپەڕین چی کرد؟ بەری پێگرت وتی تۆ نە قەهرەمانی نە ئینسانە مەحرومە شایستەی تەرەحومی تۆ مەرتیکەیەکی قاچاقچی ویسکی فرۆشی دیلدۆ فرۆشی لوبرکەیت فرۆشی قرسە وایەگرا فرۆشی حەیزی هێسری تۆخمە هێسریت خاڵید بوو کاورای کۆڵبەر گوێدا هەر حەیزێ لە تۆ دفاعەکە لە تۆ حیزترە مەعمول دەوڵەتە ئێرانیە بۆ خاتری وەی جامعەی ئێمە خەسیاکتر نابووتر کاولتروێ تۆ لەو خطوتە مەرزیە دانیشتی ملیۆن ملیۆن و ملیارد کاسری ئەەکەی کاورایش لە سنە و کرماشانە پوڵی پاکەتی سیگار نێرەگیفانیە تۆ شەوێ 5 ملیۆن دەرتێری کەمترین شەو 1.5 دەرتێری با تۆ ئێژی تۆ مەحرومی لە مەحرومیەتەم کاراکەی ئەمە کامە مەیل بوو ئەمە ئەو مەیلەسە کاورە فاحشە بوو کاورە نەخۆشە جنسی بوو کاورای بێدایک و باوک بوو بعد هاتوو ئەم فاحشەگی و ئەم نادروستی خۆیە تحتە ناو فعالیەتە حەوزەی جامعەی مەدەنی ئەفرۆشتەوە بە ئێمە خروجەکەشی بوو بەچی ڕۆژ و ڕۆژ جامعەی ئێمە کاولتر بێعەقڵتر نەزۆکتر تەجاوز پێکریاکتر لە ماهیەتە ئینسانی دوور و کەفتکتر دروست ئەو ڕاپەڕین هات وتی چی؟ وتی دادەگیانە و دەمامەکتە لاوە
تو فاحشەی تو فعالە محیتە زیست نییە تۆ بچۆ فاحشەگی و خۆ تۆ هەرزەی تو دانێ وێڵە هەرجاییت بە عنوانە قوت و جەمکردن و فعالیەت و حوزەی جامعەی مەدەنی خوات فڕەنەخە خیابانە مبارزە ئەمە نییە. مشتی حیزە جامعەی مەدەنی و مشتی حیزە حزب دموکرات و کۆمەڵە و کۆمونیزمە کارگەری بە ئینقلاباتە مەمەییکردن و شعارە ناو خیابان و فڕچە ئەدیوار کێشان گەرەکیان و بێژن ئەمە یعنی مبارزات. ڕاپەڕ نادوتی گۆڕتان گومکن درۆکەی مەرتیکی کڵاوبەردارە درۆزن بعد هاتن تەکە بەیتە ڕەهبەری و اتفاقاتە سپای پاسدارانە ڕێبکەون وتیانەوە ئینقلاب و یەکشەوە ئێمە بەرەندازە جمهوری ئەسلامی وتمان ئەساسە نابودیە سەرزەمینە ئێمە کۆرپۆریشنە جوولەکەی ئالوسی ئێرانیە نەڕەوایەتە جمهوری ئەسلامی بیگۆڕی بیکەیتە ڕەوایەتێکی تری دەوڵەتی ئێرانی مەرتیکەی پوفیوس تحتەناوە کورد. هاتی سوالمان لێکرد تۆ چۆن بووی تۆ بەرەنداز؟ ئەگەر دەستورە بەیتە ڕەهبەری نییە ئەبێ مهتەدی مچەی هیجری با حاڵتر لێدەی لە دوێشەوە تایسە 200 مترەچی شنۆی کراڵە مەلەی کراڵە پشتەچی تۆ چیت پێ هاتواتە پێاتە؟ لەزا چیمان کرد نەمانێش عەلیە خامنەی مەردمە ئێمە بکێشێتە خیابان بیانداتە بەرە فیشەک بعد بێژێ خوا هەڵی ناگرێ ئینقلابە مەردمی بوو. مردمیش تەبریک بێژەوە یەکتری وەکو ساڵ 57 و بێژێ ما ئینقلاب کردیم لە تۆ ئینقلاب نەکردی تۆ هیچوەک ئینقلاب نەکردی. پس ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خەریکە چیەکە؟ خەریکە نایەڵێ مردم لە حاڵەتە سکونا قەرار بگرێت لەزەت بووە لە فاحشەگی خۆی نایەڵێ فاحشەگی تحتە ناو ئینسانیەت باتەوە تحتە ناوە مبارزە بیداوە ئێمە نایەڵێ حیزبوون و تێهەڵە دریاکبوون و پاسیڤبوون و خوێڕیبوون تحتە ناوە چی بفرۆشێتەوە شەرافەت و کەرامەت و عیزەت و تحتە ناوە ئینسانیەت بیفرۆشێتەوە تۆ ئوسوولەن لە ئینسانیەت خارج بووی حیسیەتە ئینسانی دنیە تۆ دانەیەکی نەتەعقیب بە ئازادی ئەەکەی بەڵکو ئازادی خۆتت مەعامەڵە کردگە بەچی بە پوڵ کۆربەری بە پوڵ فاحشەگی بە پوڵ توریستی بە حقوق دەوڵەتە ئێرانی بە حقوق بازنشستگی مەرتیکەی پۆفیوزە بێ کەرامەت. توجد کرد نە محتەرەمی نە قابلە احترامی نە هیچی هەی تو دانێ هاڕیاگی لە ئینسانیەت خەلق بوودی هەچیش دەقابلی تەجاوزەوە تەجاوزە پێکریاکە. ئەمە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ فەهمیتان کارە مبارزاتی یعنی چی؟ فەهمیتان لە ناو جامعەیەکە سیاسەتکردن یعنی چی؟ کاورا چوو مشتی ئاسیب ددەی ئیجتیماعیە بێسەوادە تێ هەڵدریاگی تحتە ناوە پێشمەرگەی عەبێ مۆتەدی و مچەی هیجری عومەری خانیزادە و ئەو سێ ئیبراهیمە عەلیزادە مشتێ نەخۆش وا چەپ و ڕاز ئەتلێنەوە لە یەکتری ئەکوژن و خەریکە فەعالیەتایە ئەنچنانین لە ئوردوگاکانە هاوردوو تحتە ناو مبارزگەرێکی و بە ئێمە بفرۆشێ وتمان کۆرە جامی کە تۆ نگەهبانت دەرە توالەتی خەریکی باکانە عەبەی مۆتەدی و مچەی هیجریە ژمێری مەرتیکەی نگەهبانە دەرە توالێت کاورای حیزە تەجاوز پێکریا دافێتر نەی تۆ هیکەرە قاڵەمانانە بفرۆشیە تۆ پێشمەرگەکەی کەنارە دەسە ڕەفیقتە ئەی ڕەفێنن ئەی کوژن وەرتە لێوە نایە حیز گەرەکتە بێ ملەتی نەجات بەی احترام و دابرین تۆ شۆڕشگێڕی تۆ قنگە خۆت ناتوانانی ئێمایەتکەی ئەیوە تە قنگە خۆت ناتوانی کەی تۆ ژنەکەت لە ئوردوگاکە ئالێت ئەکێشنۆ زاتە نییە بەی لە میلە ئەسڵحە دفاعەکەی لە خۆت و لە ژنەکە تۆ لە ملەت ئێتوانی دفاعەکەی تی هەڵدریاک. پس ئەم هەیکەلیشمانە جەمەوە کردەوە جا بێرە سوراغە یاڕوانە بەرێ خۆدەر مشتێ پەلکە شۆڕە پەلکە خورمایە بە ئەزیە بەرێ خوا دەدەم وی ئێمە وتمان ئەوەنە بەرێ خۆ بدە تا خانەتیانە بینی خوای ئەکر ئەتاقیت مەرتیکەی بەرێ خۆ دەر تەوەجۆتان کرد. پس لەگرا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەمامە کاراکتەرەکان و تەمامە فەزایەک کە مەردمە ئێمەی لەم شەرایطە مەوجودە ئەهێشتۆ و مەردمە ئێمەی تەقسیم بەندیە کرد گشتی کۆ کردو وەلا کۆڵی ناوێتەوە بۆیە فرە کەسی حەز بە دەنگە ڕاپەڕی ناکە حاڵی خراوەیە ولی پیایتیانێ لە مقابڵە دەگیا بوێسێ نەقدی کاتەوە قسەی نییە بۆ کردن ڕاپەڕین ئاوایە کردەگە ئەفەهمی ئۆسای داسانە کە ئەفەهمێ ئێمە چیمان کردەگە دانێ وەکو کێ کە سینجر ئەفەهمێ ئێمە چیمان کردەگە نێ لە حەدەتوە تۆ خەیلێ کاوردە لەویدە دەوڵەتی ئێرانی زاتی نییە نزیکەمەتنە ئێمە بێتەوە زاتی نییە چون بنیادیمان هەڵتەکاندگە
کەوت کەسە ناوە تۆڕە جاڵجۆڵەکە ئێمە زاتی نییە مەتنەکەمان بەرزکاتەوە زاتی نییە شارەمان پێ بکە سا حاڵیت بووی ئوسای داسانەکە کێس هەر دیبەیتی ئێمە یکەین عملیاتە نظامیەکە هەر دیبەیتی ئێمە یکەین تەمامە و تاقە فکرەکان و دەستگاها حاکمیەت و نظام و سیستەمەکەیان باتڵ ئەکاوە کارەکانی باتڵەکە ئێستا دیت غەرب قابل زەدەنە تۆ ئەتوانی بەی لە غەرب و کوردیەت ئەدالی و ئێمە ئاخری شۆڕشین و شۆڕشی ئێمە تا قەلبە ئەمریکا و ئەوروپایش ئەچێت چون ئێمە ئەینە کامیان ئەینە نقطەی قدرەتیان کوێز نقطە زعفیانە نقطە زعفەکەیان کامەسە نقطەی قدرەتیانە ئێمە دقیقەن وامانە کرد تاکتیکە ئێمەوە بوو لە قدرەتە تەرەفە دەین قدرەتە ئەحزاب چ بوو کوردایەتی تفەنگەکەی دەسییان بەوەوە گرتنمان ناتین بێژین مچە پولە دزی و ئەبێ متدی پولە دزی و ئەوە حیزن و ژنبازن و قسانمانە نەکرد خودیتان حملەمان کرد بەو شتێکە ئیدعایانە کرد نقطەی قدرەتیانە کوردایەتی ئەسڵحەکەی سەرشیانی ئەوە اتفاقێکە کە لە ڕاپەڕی لە کوردەوارە سەر بەخوا کەوتگە وا ئێوە نازانن چه اتفاقێک کەوتگە لە تاوە کاوەلی خۆتانە خب من ئالەگرا هەنوو سێ ختم لە ئیعلامیە ئستقلالە ئەمریکا نەخوێند و ئەم گشتە تەوزی هاتمە بۆ ئێوە داوە کە ئێمە چۆن لە بەرامبەر نظامە سوڵتەی غەرباوی سیاگین چۆن دیگەری خۆمانمان تعریف کرد و چۆن پێناسی دوژمنە کوردمان کرد دوژمنە کورد کرد فارسە تورکە عەرەب مەرتیکەیتی هەڵدریاک ئەحمەق دوژمنە کورد فارسە تورکە عەرەبە ئەم فارستە لەکوێ دروست کرد کێ فێرام قسانەیە کردی تۆ ئەتوانی دیگەری دروستکەی تۆ ئەسەن ئەفەهمی دیگەری یعنی چی مەرتیکە فارس و تورک کێ دروستی کردگە کێوە منسەی زوهوری هاوردگە کێ ئەربابیانە ئەمڕۆ کێ مشتی گرتکە تۆ نابوتکە کێ فارس مشتی پارسیە هەندی حەیز کێ ئەمانە نی لە حەد ئێوە ئەوانەی کە ئیدعاکەن وان نایم ساحە ئەوە من تەحەدای گشتانەکەم بۆ دووبارە ئادەی کامتان قەڵەموا لە دەستان فرە پیاگن ئادەی دا دەرکەوێ لەو ئینسانیەت و لەو ئەقڵ و لەو دانش و لەو زانایەتانە مۆشتی فاسدە حەیزە بەچکە داهاتینێوە تو هەر نازانی ئەساسەم دنیا چۆن کارەکە کاورای کارمەندە کاوە لە داهاتی آخرین شۆڕشی نێمە آخرین شۆڕشی نەم ئەرزە مقدسە کوردەوارە نظامە ئینقیادە جەهانی لە بینەوەین بە فەلسفەی کوردیەتە خۆمان بە ئەو شتێکە ئەوان لێ ترسیان هەر بەوە لە بینیانەوەین و لە بینیانەوەین و بە دەستە خۆیان لە بینیانەوەین وەم کارە ممکنە ئیرادەمان کردگە مە بکەین وەیکەین دایوە خۆش